بەڵێ بەڕێزان زۆر بەخێر بێن لە ئەنستیۆی توێژینەوە و گەشەپێدان وەک هەمیشە ئەو بابەتە گەرم و گۆڕانەی کە ئێستا لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەدا هەیە یەکێک لەو بابەتانەی کە ئێستا پاش چەند ڕۆژێکی دیکە تا 12 مانگ 12 پێنج هەڵبژاردننی عێراق کە چاوەڕوان دەکرێت گۆڕانکاری یان کاریگەریەکی ڕاستەوخۆ هەبێت لەسەر ڕەوشی سیاسی عێراق ڕەوشی سیاسی ناوچەکە هەڵوێستی کۆمەڵگای نێودەوڵەتی و بەتایبەت ئەمە یەکەم هەڵبژاردنە دوای شەڕی داعش و دوای 4 ساڵ 3 ساڵ لە شەڕی داعش و ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویاندا گرنگی بابەتی هەڵبژاردن و ئەو فاکتەرانەی کە کاریگەریان لەسەر هەڵبژاردن دەبێت چ فاکتەرە ناوخۆییەکان فاکتەرە هەرێمیەکان فاکتەرە نێودەوڵەتیەکان هەڵوێستی لایەنە جیاجیەکانی عێراق نەخشەی سیاسی عێراق دوای ئەم هەڵبژاردنە و ئایندەی پرۆسەی سیاسی لە عێراق ئەمانە هەموو کۆمەڵێ پرسن جێگای بایەخ و گرنگیدان و ئەهەمیەتی خەڵکی نۆخبە و شەقامی سیاسی کوردستانی هەروەها نێوەندەکانی لێکۆڵینەوە و ئێمە وەکو ئەنستیتۆی توێژینەوە گەشەپێدان هەوڵمانداوە کە باسی ئەم بابەتە بکەین بە ڕێگای ئەوەی کۆمەڵی لەم پرسیارانەی کە باسمان کرد کە کاریگەریان دەبێت لەسەر پرسی سیاسی عێراق بە شێوازێکی گشتی هەرێمی کوردستان و ئەوەی کە لە لای ئێمە زۆر گرنگە ئایندەی هەرێمی کوردستان و پێگەی هێزە سیاسیە کوردستانیەکان بە شێوازێکی گشتی و ئایا کورد تا چەند کاریگەریان دەبێت لەسەر پرۆسەی سیاسی عێراق لە داهاتوودا بەپێی ئەو هاوپەیمانێتیانەی کە دروست دەکرێن یان ئەو کاریگەریانەی کە لە دەرەنجامەکان دروست دەبێت بۆ ئەم پرسە ئێمە سوپاسی بەڕێزان بەڕێز دکتۆر شێرزاد نەجار بەڕێز دڵشاد میران بەڕێز دکتۆر نەژدەت ئاکرەی بەڕێز تارق گەردی دەکەین و سوپاسی بەڕێزتانیش دەکەین کە لێرە ئامادە بوون بۆ یۆگرتن لەم سمینارە یان ئەم مناقەشەی کە ئەمڕۆ دەمانوێت بیکەین و ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر شێرزاد نەجار دەکەین کە بفەرمێت بۆ پێشکەشکردنی بابەتەکەی لەسەر پرسی هەڵبژاردن و دەرەنجامەکانی هەڵبژاردننی عێراق. زۆر سوپاس دەکەین. هێوارتان باش زۆر سوپاس لە بۆ ئینستیتیوت بۆ ئەم دەرفەتە دەربارەی هەڵبژاردن و دەرئەنجامەکانی هەڵبژاردن قسەی بکەین. حقیقەتە من ناچمە ناو تەنەبوئاتی چۆن یعنی هەڵبژاردن دەکرێت چێ دەباتەوە چێ ناوێت. من حەز دەکەم لۆ هەواڵان کرد بە زێدەهێرم دەرئەنجامەکان قسەی بکەم. حەز دەکەم سەر مەسەلەی پەرلەمان و پێگەی پەرلەمان لە نظامی سیاسی بزانێ ئەو پەرلەمانی عێراقی تەبیعەتی چۆنە یان تەحلیلەکی ئەو پەرلەمانێ بکە بزانێ ئەمە دەچینە ناو پەرلەمانێکی زۆر ئیحتیادی پەرلەمانێکی تەبیعی لە دەوڵەتەکانی پێشکەوت و یان دەچینە پەرلەمانێک کە هیچ مواسەفاتی پەرلەمانی لێ کەم دیارە یعنی کەواتە دەچمە ناو تەحلیلکردنی پەرلەمان. یەکەم پرسیارش دەکەم ئایا پەرلەمانی عێراقی لە ئەزمەیە کێشەی هەیە پەرلەمانی عێراقی کە ئیش دەکات لە ئۆپەرێشن کە ئیش دەکات بە شێوەیەکی زۆر تەبیعی ئیش دەکاتن وەک پەرلەمانی ئەڵمانی یان پەرلەمانی فەڕەنسی یان پەرلەمانی بەریتانی یان پەرلەمانەکە پڕ لە کێشەیە. حقیقەتەن لە پەرلەمانی عێراقی لە کێشەیە لە ئەزمەیە. ئەزمەکە وای لێ کردووە کە نظامەکی پەرلەمانی هەیە بەڵام نظامەکی پەرلەمانی فاشلە. فەشەلەکەش لەوەی دیارە کە ناتوانیتن يعني
در ئەنجامەکانی وابیتن یعنی در ئەنجامەکانی ببیتە ئەساسێک لۆ ئەوەی کەوە مەشاکلی عێراق حەل کات پەرلەمان کە ناتوانێت مەشاکلی عێراقی حەل کات ناتوانێت تەشریعی ئەو قەوانینە بکە کە لە دەستور دیارە کەواتە ناتوانیتن ئەرکەکانی خۆی بە تەواوی جێبەجێ بکاتن کەواتە ئەو پەرلەمانە چییە؟ پەرلەمانە کە ساحەکە گۆڕەپانەکە لە بۆ چ؟ لە بۆ حێوارێکی مشەوە نقاشێکی مشەوە تەندروست ئەگەر تەماشای بکەن 7,000 کەس زیاتر لە 7,000 کەس خۆیان کاندید کردێ لەو پەرلەمانێک کە 329 کورسی تێدا نوێکش ئیزافەیان کرد فعلیەکان ئەو نیە 329 کورسیە بۆ هەرێم بە سێ محافەزەکە 46 کورسیمان هەیە 503 مرەشەحمان هەیە 25 کیانی سیاسیمان هەیە طبعا لە دەورەی کەون زیاتر لە 6 مەقعدمان هەبوو وەزان کە 65 مان هەبوو دەپرسن لە هیچ دەولەتێک ئەو نسبەیە هەیە 7,000 کەس خۆی تەرشیح کات یعنی 7,000 کەس خۆی بە اعتبار دەکە کە دەتوانێت ببیتە پەرلەمانتار یعنی دەتوانێتن ئەرچی پەرلەمانتار جێبەجێ بکاتن کە ئەوەش حەقیقەت نییە لە دەورەکانی خولەکانی پەرلەمانی کەون دیار بوو کە زۆربەیان ئەو کەفاەتیان نییە ببنە نائب ببنە یعنی پەرلەمانتار کار بکەن کەواتە بەشداری سیاسی ئەو مشکلەی حەل دەکاتن یعنی مەجال بدەیە لۆ بەشداری سیاسی لە هاوڵاتیان خۆیان تەرشیحکان دەنگ بدەن ئایا ئەوان دەتوانن ئەو ئیشەی بکەن یعنی دەتوانە ئەو ئەرکەی جێبەجێ بکەن ئایا بەشداربوونی سیاسی تەنیا يعني أمرازك لبو ديمقراطية يعني ديجي ديمقراطية طبعا أم بسيارة دركلو تندين بسيار لو من دكاتو تونكا حقيقة بجدار بوني سياسي حقيقي لو هولاتيا لا بروسيس سياسي علاقة بشرعيتها بشرعية نظام السياسي وشرعية حكومته كواتا العراق آية بجداري سياسي كتقريبا بابل سطح حفتال هاولات يعني مشاركة عن كردية الانتخابات آية وايليك حكومتك الشرعي بيتن نظام السياسي كشرعي بيتن ين أم بجدارونا وايليك كديمقراطية العراق يعني بقاتا آستيك بيدنا تعطيل الديمقراطية الديمقراطية رابستيت كوات الصراع بين مفهوم البرلمان وكمؤسسك وديمقراطية كمذهبك وكنظامك آية وضع برلمان عراقي يعني رندانوي ديمقراطيته آية برلمان عراقي رخنيليا دجريتن يعني كأما دتسين لهرمي مرشح قال من دتسين برلماني عراقي برلماني عراقي شي نخوش يعني برلمان كان نخوشة أزميتي ده آية ليردا تون أو موضوع معالجة ذكرت يعني افتراض ذكرت كانديداني ما مرشح كان يمدسنا برلمان حمو بكفاءة حمو قابلية يعني دسنا ناو أو برلمانا ك بابلين وقتم نخوشة ين شلالي تيداين مناورات تيدايا شون دتوان يعني أوسقيك هاولاتي دايتا وانا
ئەوان ئەو ئیشەی جێبەجێ بکەن. طبعا ئەگەر تەجروبەی دەوڵەتەکان تر وەرگرن، یەک لە تەجروبەکانی مهم ئەڵمانیە لەگە دەستوری ڤایماری 1990 کە وەزعێکی دیموقراتی بوو بەس فەوزای تێدا بوو. ئەو دیموقراتیەتە فرسەتیدا مەجالیدا لە بۆچێ بۆ ئەوەی حزبێکی شمولی تۆتالیتەری بێتە حکوم و وەزعێکی دیکتاتۆری لە ئەڵمانیا لە سیەکان تا حربی عالەمی تا کۆتای حربی عالەمی دووەم. کەواتە ئەو وێنەیە لە عێراقش احتیمالە ڕوو بداتن، احتیمال لە ڕێگای پەرلەمان دیکتاتۆریەتێک خەلق بکرێتن بە ناوی ئەغلەبیە یان بە ناوی حال هەیمایە حزبێکی معەیەن. ئەمە هەموو مەسایلی زۆر ترسناکە کە مواجهەی مرەشەحەکانی ئێمە دەکاتن کە دەچنەوێن دەر. چۆن دەتوانن مرەشەحانە ئەو نائیبانە لە پەرلەمانی عێراقی ڕەفتار بکەن؟ چۆن دەتوانن نەهێلن حزبێکی معەیەن زال بیتن لە ئیش و کاری پەرلەمان؟ طبعا خۆتان دەزانن دیموقراتیەت یعنی ئەغلەبیە، کە یۆنانیەکان دیموقراتیەتە هینە گۆرێ لە ئەثینا یعنی گوتیان زۆربەی هاوڵاتیان چ دەرێن ئەوەی دەکەینەوە. کەواتە دیموقراتیە مەربوطە بە ئەغلەبیەت، دیموقراتیە مەربوط نییە پەیوەست نییە بە وەک دەڵێن تەوافق علاقە بە دیموقراتیەت نییە، علاقە بە تەفاهماتی سیاسی. کەواتە لێرەدا نەک دیموقرات مە پێویستمان بە چ هەیە؟ بە تەفاهمات هەیە و تەفاهماتش سوالەوەی ئاین لە ناو پەرلەمان دەبیتین یان دەرەوەی پەرلەمانە؟ دەرەوەی پەرلەمانە تەفاهمات لە بینی ئەحزابەکانە، نەک لە لیجانش بەس. لە لیجان ڕنگدانەوە ڕەئی حزب، بەڵام لە دەرەوەی پەرلەمان ئەم کارە دەکرێت، یان لازمە تەفاهمات بکرێت. کەواتە ئەمە لازمە ئیسرار نەکەین بڵێن ئەغلەبیە نابیتن و نازە بەجێ بە ئەغلەبیە، بەڵام تو لازم پێش تەسویت پێش ئەوانە لازمە تەفاهمات بکەی لەسەر ئەو سیاسەتە یان ئەو پرۆگرامەیە ئەو قانونەکە لە پەرلەمان دەرەچیتن، تەفاهمات بکرێتن، پاشوی هەر کەس یعنی زامنی مەساڵحی خۆی دەکاتن وەنجە تەسویتش دەکرێتن. کەواتە دەبێت دیژی چ ڕاوەستینەمە؟ دیژی هەیمەنەی حزبێکی معەیەن، دیژی ئەو یعنی ئەو سیاساتانەی یان ئەو ئاراانەیان ئەو بۆ چونانە کە لە ناو پەرلەمان ڕێکدانەوەی هەیە کە دیژی تەفاهماتە، دیژی تەوافقاتە و نابێ نظامی پەرلەمانی احتکار بکرێتەوە. ئەساساً نظامی پەرلەمانی لەوەی هاتووە کە لازمە نیقاش بیتن، حوارات بیتن و نابێ حوارەکان دیان دیالۆگ لەسەر فەراغ بیتن، تەنیا قسە بکرێتن لە بۆ قسە، نادەبێ قسەکان کە دەکرێتن ڕنگدانەوەی سیاسەت و تەفاهمات بیتن. ئەو تەفاهماتانە کە علاقەی بە هەرێمی کوردستانەیە چی بیت؟ یعنی چ ئەرک لەسەر نائیبەکانی مە هەیە کە دەچن ناو پەرلەمانی ئەو ئەرکانە جێبەجێکە؟ حەقەتەن کە تەماشای دەکەی و تەماشا پرۆگرامی مرەشەحەکان و ئەحزابەکان دەکەن، تۆزێک حەقەتەن یعنی متەشائم دەبیت، چونکە نقاتی مشتەرەکیان زۆر لاوازە لە بینە، نقاتی مشتەرەکمان کەمە لە بینە ئەو چەندە 25 کیانی سیاسیمان هەیە، یعنی کتلەکی معەیەن نینە کە تەفاهمیان کردبێت دووسێ نقاتی مشتەرەکیانە بێت لە بۆ مەسلحەی گشتی و بەو تەفاهماتەنە بچنە ناو پەرلەمانی عێراقی. کەواتە احتیمال هەیە کە هەر کیانەک بە کەیف خۆی مۆسیقایەکی لێ بدات، بە کەیف خۆی قسەی بکات، بە کەیف خۆ لەسەر مەساڵحی حزبی خۆی یان ئەو کیانەی کە تەمسیلی دەکات. ئەوەش طبعا مەسەلەی زۆر ترسناکە و خەتەریشە. ڕاستە هەر حزبێک ئیدیۆلۆژیای خۆیە، بەرنامەجی خۆی هەیە، ئەو بەس ئەوەی مانع نییە، بەربەست نییە لە پێش ئەوەی کە تەفاهمات بکرێت.
لتاريخه ومن لتاريخ نمس نمونا كود دقرم لا أثناء حرب عالمية دوم زوربي قيادة أحزاب كان حبس كراب ولا سجن كحرب عالمية توزك يعني ألمان لا وازبون قيشت صالي تلوتسار لسجن تفاهمات ينكرت وتانا غير النظام النازي نما أما تسبكي أحزاب كان حزبي اشتراكي حزبي مسيحي حزبي شيوعي تفاهمات دانشتن نقاط مشتركة عندنا لو مصلحة قشتي دوسي نقاط يعني اتفاقيا كده أولا النظامي سياسي فدرالي بيتن نظامي سياسي برلماني بيتن وهمان كاتش انتخابات بكريتن وحمو يعني لازم بجدار لا حكومتش وفعلا باش سلوبينت اللي كم حكومة كرئيسان مهندسة كنا وفي قلبه حكومتيان دانا مؤقت بو انتخابات الشانكر وحميا هاتنا ناو برلمان او تفاهماتيان زندوكت هنا ناو بروغرامي حكومة ام حالة الدصال خيان يتا بنزاو كيس كنمس استقلالي وركرت وباشوي اوان اشي خوان كاو نظامك مستقر حكومتك مستقر باشوي تسونا الانتخابات بس نقبة برنامج مشترك تكو نقاطي اساسية كانت زي بتذكرت باشوي خوان هركز حسب قوتي خوي تسونا ناو انتخابات وباشوي حزب الشيوعي داخل هيتس كرسي نبردوا ويش وزيرة نبردا حكومة بلام او معناه نيكا نظامك روخا نظامك بقوتي عندنا و استمرار كذا وحياة السياسة كواتا ما بيستمان لا هرم بويا كوا أحزاب كان دابنشن ونقاط مشترك دابن دوسي نقطة مشترك لبين خوان تفاهم إلى صدق كان يعني سون أين دي كردستان بيتن نناو قوارع العراق يعني أو أنت مقبول يعني القصة إلا بالشايطة اللي ده حقوق ما عندنا تسجل زي بكرة الكام مادة للدستور وليرش لازم زور تأكيد لكم لما ديت سلو دستوري عراقي نائب تمثيلي هرمنا كات نائب تمثيلي الشعبي عراقي ككل نسرة أنا يعني زور قرنجة يعني كوا نائب كان ما كدسنا بغداد تمثيلي هوليرنا كات خلاص 6,000 كس يك نائبة بلام دليل تمثيلي حمو ملة عراق كات هو لازم زور من ناي تبين هيت مرشحة كان أو قصيان كردبيت وأدومينش نقطة شتن لما دي حفتاو شوازانم ككتلة برلمانية الكبرى دليتن أو طبعا أو كنجن دسبير باش نتائج انتخابات كتلة برلمانية جورا أو حكومة تشكيل كات بيستا كتلة كردي بموحدي لكر أو شخص قصب كاتن أو حزب قصب كاتن ك يعني صاحبي كتلة برلمانية كبرى أو تفاهماتك كرايب دقري اتفاقا وبمشوية ذكريتن يعني أرجي أساسي جوهري نائبة كان يكون بابنا كتلة كردي لبغداد بمشوية بيته وإلا هركز بتشتري جايك برأيك جواز أوكي بلما رأيك جواز كتأثير لصوص مصلحة تشتهيها لو كانت حقا احتمال بيك يكون زور لاواز بيت بموحديش هاللاواز ده بيبقى مقارنة بك 2006 استا تقول 2006 استا ما بقوت بي استا بموحديش بتصير هاللاواز ده بين مقارنة يعني براورت كان لغير فترة يكون بلا اگر موحد نبوين براستي زور يعني وضعك ولا وازده بيتك ناتواني دور بين تك زور تسطى بيستتها لا عندما كان البرلمان وبلسا قاعدة ماجوريتي أغلبية تو ناتواني تشبكي تون دتواني بينه أغلبية بتفاهمات دي يعني بمصالحها بتبادل المصالح لازم تأييد كتلة كي بكلب أعظم مواضيع أو تأييد كذا وش لعبة برلمانية اعتيادية
لبيني حمو لنيو حمو برلمان كان أو موضوعه هيك تفاهمات دخلتن بيش أو قانون أقدر بتسيتن بيش أو تشريع أقدر بتسيتن للزان لازم بقود بين تمثيلش لازم بقود بيت يعني مرشح كان كدبنا النائب أوانش لازم أزور بقود بين أو مرشحانا احتراما له حمويا أو مرشحانا ك سنة قلت بيصتو سي مرشحا يعني احتمال نسبة كم يعني بتوان أو أركا زيبك كواتا أو أركا دي ساندقريتو لو شيء لو قيادة حزب كان أوان لازم هالبستنبو أركا وحمروجي توزيه نائب كان صون قصيدة كان صون تصويت كان تصرف تارب كان يوش يعني استقلالية نائب دكتور تم تسي نائب مش لازم استقال يعني استقلالية معينة هبي رأي خوش بداتا بلام لا تساعد مصلحة كشتي كواتا دبي محاولة بكين برلماني نوي يعني احترامي دستوري عراقي بتنك 2015 دستور نابي توجه كبيتنك دستوري براويسكات أو بيدنا مع تدمير الدستور كان لازم بمنيته وزوهري برلمان بمنيته كساحة كلبو مناقشات وحوار تفاهمات دبي يعني أو نقاشة عقلاني بيتن يعني بعض تماشى لدورة كان يكون تماشى خلا كان يكون تماشى نقاشة كان هند سطحين هند لوازن بيزد دبيت البرلمان جوها لوج دانشي جو لو قصارك كواتا دبي برلمان زيغاي بيتن له بالانس لبيني دصلات كان ولو خوي دصلات تشريعية بلام لهمان كاتش برلمان دتواني بيبتا بالانسك بيبتا فاكتوري لو راقرتني بالانس لبيني هرسي دصلاتي وتابتي لغير دصلاتي التنفيذي و هر ولاتش مادة شازدة الإعلان الفرنسي لحقوق الإنسان والمواطن هر كومل كايك ك دصلات دابش نكريتن وما فكان مضمون نكريتن اعتبار دكري كومل كايك بيدستور كواتا العراق اگر ما في كرد ما في كيانة كانت مكونات كانت يعني محافظة لسر نكريتن احترامي نكريتن اعتبار دكري دستوري حتى ولو العراق دستور الشعبي وزور سباس زور سباس جنابي دكتور باسي ما يجب أن يكون ومتشائم بما هو كائن كافي بما هو كافي يعني أوي ما هو كائن ديارا تا استانا جيشتو تبيوري ما يجب أن يكون چونك أويا كدبير لدهاتو دا كباسي إيشو كاري برلماني دكريت وبتايبت برلماني بغداد لچوارچوي أو بروسي سياسي كتا استا كراوا أو دستوري كهيا أو مێژوویە کورتەی یان بڵێن لە 2 دەورە و 3 دەورەی ڕابردوو کە کراوە تا ئێستا خوێندنەوەیەکی باشی بۆ کرابێت ئامادە باشەیەکی زۆر لەلایەن کورد لە کوردستانیەکان و ئەنجا هێزە کوردستانیەکان چۆن خۆی ئامادە بکەن کە بە بۆچوونی جەنابی دکتۆر تا ئێستا خۆ ئامادەکردن بۆ پەرلەمانی عێراق بەپێی پێویست نەبووە لەلایەن هێزە سیاسی کوردستانیەکان و لە کوردستانە. بەڕێز کاک دڵشاد میران فەرموو. وەک ئەزمون و وەک تەجروبە و وەک کارکردن لە چوارچێوەی ئەم پرۆسە سیاسیە هیوادارین جەنابیشت بەرچاوڕۆنیەکمان بۆ بدەیت لە سەربارەت بە طەبیعەتی ئەم هەڵبژاردنە و چ کاریگەری دەبێت لەسەر ئەو پرۆسەیە. زۆر سپاستان دەکەم. من بە طەبیعەتی خۆم زۆر متەشائم نیم. بەڵام طبيعي كائمة تماشای وەزعی ئەحزابەکانەکەین جاچ لە کوردستان چ لە عێراق بە شێوەیەکی گشتی پەرتەوازەیەکی زۆر ئەبینێ لە نێو ئەو هێزە سیاسیانە و
بشويتي قشتيش اما حالتك طبيعيه بيش همو انتخاباتك اما رؤدا بلام جرينك اوير ايم باس لو كان كباش انتخابات سيابت بيقومان بنسبة كتلي قورك كتلي شيعة بشوي شي قشتي همو الدلائل اوايا وتجربة رابردو شوية اما انا هرتسن خلافات يعني هبي لبيني وخيان بلام باش انتخابات لبر تأثيراتي دو مرجعي قورة مرجعي الشيعة ومرجعي ايران والي اكن هرهيت نبي ختي اوي كنابي حكمك لدس شيعة درتي بهيت الشوية امزا لناو شيعة خوي طبعا منافسة هي طبعا اتجاهات مختلفة هي بلام لخطا قشتيكا ناتوانن بتسنا دروا من برأيي من هر لو انتخاباتي داهاتوش حزبي دعوة لقوة بكاني أمانة هر هزي رئيسي دمينينو لبر أوي حزبي دعوة بتايبتي لو بازده صالي أخير دا حالتي درس كردوها لناو عراق دا كبيدلين الدولة العميقة يعني ببي أو إحصائياتاني كابو تقريبا سطي حفتاي مناصب جرينجا كان اندامي حزبي دعوان العراق امزال مدير عام بقرا هتاكو مؤسساتي عسكري مؤسساتي امني مؤسساتي تر اما سيطري كردو بمشيوه اما يدرس كردو لبر او شرطنيا نازانم عبادي ابيت رئيس جمهور رئيس وزراء دوري دوام ياخذ مالكي ديتو بلام يجك ديتو برأي من كهر تمثيلي او اتجاهك ناوية تربي اما حالتك اما دبي توقعي بكين لانتخاباتي دهاتو واوقساني كذكرين اما انتخاباتي يعني كاريجرا ووضعك اقري باورناكم بهيت شوية ام وضعها ورقوري نم موضوعي تحالفاتي السياسي بشوية جرينك دقوري نمسألي إداري دولة دقوري نمسألي تاكسازي وقندلي وأنا بتصورناك يعني عراق بمشي ويا أرواح وكو لاكو من قال قولي كاتاكو أرواح بري وقتي وكو حالتي لبنان أما بوهم خلافات وبوهم تكتلات وبوهم يعني دولتك بري وقبت بمشي ويا إنت بالنسبة وضع الكرد لبغداد من راموايا يعني مسألة إجماري أنداماني برلمان زور مسألة جرمينية يك هلاية جورك كرد لبغداد كردي لم فترة أخير أو أبو لزياتي أو كتلي كردستاني هرتسند يتشيش نبن كتمثيلي مكونة كفكاتك تمثيلي كرد بك خوي قد كردوا خوي تمثيلي حزبي خوي كرد يعني هيت فرقة إنما لقى هر حزبي تشيتر مع العلم برلماني كردستان كأتنا بغداد راستا لناحية رسمي تمثيلي همو عراقي كأندام برلمان بلام بشيويتش تايبتي تمثيلي ملتك أو ملته كلقى عرب داش شريك لمولاته أم شراكته يعني والي بكريتو بيست اندامت هبية بنزا اندامت هبية حفتا اندامت هبية مفروضنية اما تأثيري جي قالك او توي هبية بالنسبة طبعا السنة او وضعي برتوازي طوالي هي لبر اوي تدخلات خارجي زور هي مثلا السعودية للاك تركيا للاك اردن للاك امانة هر جهته حزبك بولو خويان راعتيشن بلام بالنسبة كرد المسألة جرين هي كدكتور شيرزادش باسيكر اما بشوية قشتنا بترسين لمسألة اغلبية بلام تفاهمات اكري تفاهماتيش اويا كتفاهمات بشوية قشتي لبيني بغداد وحوليرة
هەولێر کە یعنی هەولێر قەزم کە هەرێم کیانێکی سیاسیە، کیانێکی دەستوریە، کیانێکی معتەرەفە پێی لە ناو دەستور و بە دووەلینش معتەرەفە پێی مەجبورە بەغدا تەفاهم لەگەڵ هەولێر بکە، لەگەڵ ئەم کیانە بکە. اینجا لێرەدا طبعا ئیشی پەرلەمانتار و ئەوانە ڕەنگی زیاتر وردەکاریەکان لە ناو پەرلەمان مناقەشە بکرێ یاخود تەئسیراتی خۆی هەیە طبعا، بەڵام بە شێوەیەکی گشتی لە نهایەت تەفاهمات و قەرارەتەکان لە بینی دوو حکوومەت ئەبێ، حکوومەتی بەغدا و حکوومەتی هەولێر. هەر لەبەر ئەوەش ئێمە ملاحەزەمان کرد کە زۆر ئەحزابی هەندێک ئەحزاب هەبوون کە هەولیاندا کە مباشر لەگە بەغدا تەفاهم بکەن. بەغدا بەو خراپەی خۆی عەبادی بەو سیاسەتەی خۆی نەیتوانی تەفاهم لەگەر ئەحزاب بکە، تەفاهم لەگەر حکوومەتی هەرێمەکە. و ئەمە طبعا لە ژێر زەختی نەکەر داخلیە و نەکەر لەبەر ئەوەی ئیمانی بە دەستورە، بەڵام زغوتاتی خارجیشە. ئەنجامی انتخاباتی داهاتوو هەر چۆنێک بێت، من لەو باوەڕە نیم کە حکوومەتی بەغدای داهاتوو ئەغلەبیە بێت، کە ئەغلەبیەتێکی ئەمەش مەسەلەکی یعنی سووەڕیە، یعنی لە عێراقدا حزبێک نییە بڵێن حزبێکی نیشتیمانی واسع بێ لە زاخەوە خەڵکی هەبێ هەتا کوفا، کە ئەمە مثلەن ئەباتەوە یا تەفاومەکە لەگە حزبێکی تر حکوومەتێک داوە. بەڵام لەوێن دەر تەنها ئەوەیە ئەو ئەغلەبیە باسی لەوە ئەکەن کە چەند کوتلەیەک بەیەکەوە دابریشن ئەو ئەغلەبیە دروست بکە و هیچ لە وەزعەکەش ناگۆڕێ. یعنی من بەڕای من لە جیاتی ئەوەی مەناسب و شتەکان ئیمتیازاتەکان بەسەر هەموو کەسێک دابەش بکرێ، بەسەر مەجموعەیەک دابەشەکرێ. لێرەدا من تەسەور ناکەم هەر حکوومەتێکی داهاتوو هەر بە ئەغلەبیە بی یا بە ئەغلەبیە نەبی، حکوومەتێکی بەقووەت ئەبێ لە بەغدا، لەبەر ئەوەی ئەو ئەحداسەی کە لە ڕۆژەراتی ناوەڕاست کە دەبی و مەجالی وا نادات کە ئەم حکوومەتە بەهێز بێت. لەبەرچی ئێستا مۆزوعی ئێران هەیە، مۆزوعی ئێران کارێگەریەکی گەلک گەورەی ئەبێ لەسەر سیاسەتی حکوومەتی داهاتوو لە بەغدا. هەمومان دەزانین و ئێوەش هەموو ئاگادارن کە سیاسەتی ئەمریکا بە نسبەت ئێران ئەوەیە کە دەبێ نفوزی ئێران بکاتەوە قالبی خۆی کە مەسموحە لە ناوچەکە. ئەو تەمەدودەی کردووە چ لە سووریا، چ لە لبنان، چ لە عێراق، چ لە یەمەن، چ لە شوێنی تر و ئێستا دەرچوو لە مەغربیش لە لای پۆلیساریەش تەمەدودی کردووە. ئەمە نابێ بمینێ و بەوادرەکانیش هەمووی وازحن. مەسەلەن ئیعادەی نەزەر لە ئیتیفاقی نەوەوی لەگەر ئێران، ئەمە زەختێکی گەلک گەورە دروستەکە. مۆزوعی ساڕوخەکانی بالستیکی کە ئێران ئەوە مۆزوعەکە دەبی گوشارێکی زۆری ئەخرێت سەر، مۆزوعی گوشاری ئابووری، ئەمانە هەمووی تەئسیرێکی ڕاستە لەسەر ئێرانە، بەس تەئسیرێکی مباشری ئەبی لەسەر ناوخۆی عێراق. لە عێراقدا هێزی شیعە بە تایبەتی و هێزی تریشن کە تەوەجهاتی مختلفیان هەیە، هەندێک بە تایبەتی مەسائلەی حیزبەکانی ئەوانەی سەر بە حەشد و ئەوانن، ئەمانە کە حەشدی وەلائی پێ ئەڵێن، ئەمانە هێزێکن هەم عەسکەرینە و هەم سیاسینە و ئەمانە دەبێ ئینسان حسابی ئەوە بکە ڕەدفعلیان چی ئەبێت بەرامبەر بەو گوشارەی کە لەسەر حکوومەتی عێراق ئەکرێت کە لەگەر ئەو خەتەی ئەمریکی کە بڕوە. جیهەتی تریش هەن کە مڕاعاتی ئەمریکا بە شێوەیەک دەکات کە بتوانێت کە ئیشەکەی خۆی بەڕێوە بڕ. لەبەر ئەوە من تەسەورەکەم ئەو ناکۆچەی ئەو زەعفەی کە لە ناو حکوومەتی داهاتووی بەغدا ئەبێ ئینسان کورد دەتوانێت ئیستیفادەیەکی باش بکە. یعنی تەسەور ناکەم کە بە هیچ شێوەیەک کە بتوانن بەو شێوەیە کە بەغدا معاملە لەگەر کوردستان ئەکا بەردەوام ببێ. سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش من بەڕام وایە لەم فترەی داهاتوو
پێویستە هەم بڕونەت بەکاربێنی لەگە بەغدا و هەم لە عینی وەختیش تەکید بکاتەوە لەسەر نقطە ئەساسیەکان خاڵە ئەساسیەکانی کە فایدەی فعلی هەیە لە بۆ مستەقبەلی هەرێم مادەی 140 مەسەلەی قانونی غاز و نەوت مەسەلەی میزانیە مەسەلەی ئەم مەسائلانەی کە تەئسیرێکی مباشری لەسەر هەرێمی کوردستان هەیە شەڕی ئەمریکا و ئێران شەڕی کورد نییە ڕائیم وایە ئەمە شەڕی کورد نییە مەفروزە کورد لە داهاتوێکدا خۆی بپارێزی لەم شەڕە بالعکس بتوانێت استیفادە بکە لەم وەزعەی کە دەکرێت چونکە وا دیارە وەکو ئەمریکا لقوو کۆپەکانی ئێران بە شێوەیەکی گشتی دەستی پێکردووە کە دەبێت لاواز بکرێت لە سووریا هەمومان دەزانین کە ئیسرائیل ئەوە چەند جارێک دەستی پێکردووە قەسفەکە لە بەنسبەت لبنان هەمان شت تورکیا دەبێت لەو پرۆسەی لەو تەحالفەی کە هەیەی لەگەڵ رووسیا و ئێران دەبێت دەربکرێت ئێوە ملاحەزەتان کردووە BBC لە پڕ پاش 9 ساڵ دۆکیمەنتەرێک دەرەهێنی لەسەر جەنۆسایدی ئەرمەن کە تەئسیرێکی ئیعلامی گەلک گەورە هەبوو لەسەر تورکیا دەبینین قەتەر پێش 2 ساڵ قەتەر کە دۆناڵد ترامپ گوتی دەبێ خەلیج یەک دەنگ بێ قەتەر پاش 2 ساڵ تەقریرێکی مفەسەل دەرەچێت کە چۆن پارەی تەمویلی جەماعاتی ئیرهابی کردێ ملیارد دۆلارێکی لە بۆ بەناوی ئەو ڕاهەئینانە کە دەرچووە ئەمانە ئەمە هەمووی زوغوتاتە لەسەر ئەو دەولەتانە کە دەبێت مەوزوعەکە کە دەبێت بگەڕێنەوە ناو ئەو خەتەی کە ئەمریکا کە هەدەفی یەکەمی لە ناوچەکە ئەوەیە لاوازکردنی ئێرانە ئەمجا پاش ئەوە ئەوروپیەکان ئێستا ئەوروپیەکان مووقفیان زۆر جیاوازە پێشە تا 2-3 هەفتەش کە بەنسبەت کە ئەڵێن ئەوانشەڵێن اتفاقی نەوەوی دەبێ نەک مڕاجعە بکرێتەوە بەڵام ملحقاتی پێ بکرێت مەسەلەی تەدەخلی ئێران لە ناوچە مەسەلەی ساڕوخەکان مەسەلەی پاش 2015 چی ئەبێت ئێرانچیەکە کە زۆر خاڵ لە نقاتی اتفاقی نەوەوی ئەوە بێت یعنی لەغوە بێتەوە بەنسبەت ئەم مەسائلانە ئێستا هەمویان تقریبا متفقن لەسەر ئەوەی دەبی شتێک بکرێت کە مراجعەی ئەو اتفاقیە بکرێت بە شێوەیەک لە شێوەکان اینجا لێرەدا من ئاخر نقطە کە باسی ئەەکەم بەنسبەت کوردەوە ئەگەر بچینە بەغدا بە دەنگێکی یەکگرتوو ئەمە زۆر باشە بەڵام ئەگەر یەکگرتوش نەبێت تەبعاً لە نهایەتدا بڕیارەکە لە پایتەختی کوردستان ئەدرێت تەفاهماتەکە لە پایتەختی کوردستان دەرێت ئەوجا هەرچ حیزبێک بیت بەشدار بێت لەو حکوومەتە ئەمە پرۆسەکە بەردەوام ئەبێ و دووەلی غەربیش و ئەمریکاش و زۆر دەوڵەتی تریش یعنی مەسەلەی کە باس ئەەکەن هەرێمێکی بەهێز و حکوومەتێکی بەهێز لە بەغدا ئەمە مانای ئەوەیە کە ئەم وەزعە بەردەوام ئەبێت و هیواداریشین لەم فترەی داهاتوو زۆر ئەو شتانەی کە لە دەست هەرێم چوو جارێکی تر بگەڕێتەوە بۆ وەکو ئەو ئیمتیازاتانەی کە بوو کە بگەڕێتەوە بۆ زۆر سپاسانەکە زۆر سپاس کاک دڵشاد سەبارەت بەو بابەتە فەرموو و زیاتر پەیوەست بوو بە بۆی کە حکوومەتی داهاتوو هی عێراق چ کاریگەری دەبێت لەسەر ئەو ململانەیە ناوچەیە کە ئێستا ڕوئەدا و ئەو سیاسەتە نێو دەوڵەتی بەرامبەر بە دەوڵەتە هەرێمیەکان دەکرێت بە تایبەت ئێران و ئایا ئەو حکوومەتێک دروست دەبێت ڕۆلی دەبێت لە تەحجیمکردنی ئێران یان لەو خەت و استراتیجەتی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیەتی یان ئێرانیش خۆی بەپێی ئەو دەستڕۆیشتن و بەو توانە و قودرەتی هەیە لە دەرەنجامەکانی هەڵبژاردن لەوانەیە ئیتر خەتێکی
حکومی پاڵپشتی بکە کە هەموو استراتیجیەتەکانی ئەمریکا لەوێ جێبەجێ نەبێت. زۆر سوپاس. بەڕێز دکتۆر نەژدەت فەرموو. ئێوەتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دەربارەی بابەتێکی ئێستیار و گرنگ لە قۆناغێکی سەخت. بۆ چوونەکانی من بەو شێوەیە خوێندنەوەم بۆ ئینتیخابات سێ جۆر هەیە لە ئینتیخابات: انتخاباتی دیموقراطی ئەوەی مەعایرەکانی تایە، و انتخاباتی غێر دیموقراتیش ئەوەی کە مەعایرەکانی تێدا نیە. ئەوەی ئێستا لە عێراق بەڕێوە دەچی انتخابات من غیر دیموقراطیین، انتخاباتە بەس ئەوانە پێ هەڵدەستن دیموقراطیین. ئەمە لە 2003 مەشهەدەکە بەو شێوەیە. ئەگەر لە عەهدی مەلەکی نیمچە دیموکراتیەتەکە بوو لە عەهدی تا 58 لە عەهدی جمهوری 58 تا 2003 لەبەرەوەی دەستوری 58 تەرکیزی سوڵتە بوو، تەشریع و تەنفیزی لە دەست کەسانێکدا بوو. دەستوری 7 تەرکیزی سوڵتە بوو، مجلس قيادي ثورة مادة 142 بو. فانتخابات يعني لعهد ملكي كرا جورا مسحيكي نيابي تيدابو، اواني لعهد جمهوري كرا غير ديمقراطي بو سطاصت. بس اويل 2003 تا استا بو استاش دكري انتخابات بلا ديمقراطيين او انتخابات من غير ديمقراطيين. خطابي انتخابي ئێستا دەخێنرێتەوە بەو شێوەیە. خطابێکی نخبەوی هەیە کە زۆر مەحسوورە و توانای اختراقی نیە. مەجموعە بلبلێکە لە قەفەسێک دەخوێنەوە، بۆ یەکتر دەخوێنەوە، بلبلێک دەخوێنەوە تر وەڵامی دەداتەوە. ئەوە خطابی نخبەویە کە تەئسیرێکی واشی نییە لەسەر قاعیدە. و خطابی سوڵتەوی هەیە، ئەحزابی حاکمە ئەوانەی حکمیان لە دەستدایە، و ئەمانەش تووشی ئیشکالێتێکی گەورە بووینە مابینی تەجاربی پێشویان و مابینی مەجموعەی ئەزەمات و مابینی مەشهەدی تەسویریان بۆ مەشهەدی مقبل و پۆپولیست خطابی شعبەوی ئەوەی کە ئیستیسماری ئەو ئەزەماتانە دەکەن. پۆپولیستەکان یاخود شعبەوی ئەوانەی منشەقن لە ئەحزابی تر و ڕموزی ئەوەش بووینە دەرفەتیان هەبووە لە مەرحەلەی پێشوو، بەس استیسماری ئەو شتانە دەکەن کە هەمومی مواتنە و یۆتۆبیایەک بۆ مواتن پێشان دەدەن. ئەوەی دەرێ بە عێراق کوردستان ئەو عێراق لە 2013 15 ساڵەکەیە و ئەوەی خۆی بەشداری هەبووە لە زۆر لە قەرارات و یعنی میزانەی بە 4 میلیاری بە 3 میلیاری وەرگرتو دەرچووە 4 میلیار قەرزارە و زۆر لە شتی کەسانی نردووە بۆ تواناسازی هاتوونەوە بووینە بەلا. یعنی ئەوش بۆ خطابی بۆ شێوە دەکەن. ئەو خطابی شعبەوی خطابێکە ئەویشی جۆرە مزداقیەتێکی لای مواتن نییە. ئەغلبیەکی سامت ئەغلبی لە ناباوێنی ئەو مەجموعە خطاباتە ئەغلبیەکی سامتمان هەیە، یعنی سەمتیان هەیە مابینی هەمومیان، مابینی ئیخفاقات، مابینی ئیحباطات، مابینی ئەو هاوانەی بۆ سۆنع کرا ئیدی ناچار بۆ خۆی کردکاتەوە. ئەمە ڕیهانێکی زۆری لەسەرە. مابینی ئەو مەجموعە خطاباتە ئەزمەی وعی پیا بۆ لای مواتن، جۆرە سەدە شێوانێک پیا بۆ لای مواتن. بۆیە خطابەکە بە شێوەیەکی گشتی خطابی انتخابی خطابی ئەزمەیە. خطابی انتخابی خطابی ئەزمەیە، نەکە لە کوردستان کە دەچن بۆ بەغا، بەڵکوم لە عێراق بە شێوەیەکی گشتی، چونکە ویلادەی دووەمی عێراق بە شێوەیەکی قەیسەری مشەوەه بوو و هەر کەسانێک بە شێوەیەکی قەیسەری مشەوەهبی ئیدی شێوازەکانی وایە. پرۆسسێکە دوور نییە لە نیفاقی سیاسی. هەموو ئەوانەی کە بەشدار دەکەن لە پرۆسسەکە نیفاقی سیاسی هەیە. تجاوز ناکەم بلێم انتخاباتی عهری سیاسیە، انتخابات العهر السياسي مقدرين يعني جورا مراوحات ومراوغات وميكانيزمات بكار هندرا وخطابي انتخابي وكا نموذج للعهر السياسي. جقنوا غياب تحليلات بوام انتخاباته، سطحيي استطاعات،
تنانت مصداقية الشينية أم استطلاعاتني كذكري تنها لوانيا مجموعة أحزابك دائري مختصي بانتخابات خويها أو بصوت بظلام الشيء كان أوان ترتيبات ورتوشي انتخابات كان مشاركة شون دبي طبعا مشاركة مجندة هي منظومة أمني دفاعي حاضرة إلزامية باش داري بكا رقم كشان واضحة حتى مسألة ميليشيات عسكريش أما مواطن جوجورة مواطن هي أحزاب تجنيدي كردوة ومواطني شيء أو إذا صمت دوام دايا إدي تا لحظة قرار كبرياري خود دا نخبي يعني تجنيدي جماهيري مشاركة واعيشية يعني حقيقة كي نابي ومتشائم برامر مواطن مشاركة واعيشية يعني كسانهن بوعي وبجداري دا كان عسى وعلى أملك دبيت وانتخاباتك مشهد تشرذمي سياسي زوري تدا يعني عراق ل 2003 تا استنزك 500 كيانات وأحزاب ورأي يعني إما العراق ديار بو نموذجي قومي هبو نموذجي ديمقراطي هبو نموذجي ماركسي هبو أو أنا هبو ونموذجي ديني هبو بس استبو شوي أو شصت يعني لقولتين دولة لتعددية لو أم تشرذمة سياسية كي حسمية انتخابات عندك فاكتور داخلي دولي وإقليمي داخلي عوائل سياسي حسمي ذكر وده تزايد عوائل سياسي ظاهري العوائل السياسية شون لبنانيش عائلة شميل عائلة سلام عائلة جنوبلات عراق برو ظاهري عوائل سياسي دروة وهذه كردستانيش بشكل مرجعيات ديني بالذات الشيعي مرجعية الشيعي شكا هيكليته طبيعته بنيته أم مذهبه بعدك السياسي هي سني قد نبت مرجعية سني نبوه وناجبت قوي عشائر وقبائل وعاملك حاسم وإشارة ذاك نموذجي ديمقراطي اجتماعي دولي مدني لعراق دانيا كعوائل سياسي كمرجعيات ديني كقوى عشائر وقبائل أو أنا صيغة طري أحزاب سياسي واجتواء وردنا عاملي دولي عاملي أقليمي كذا أجنداي أم دانشنا هيا ديما سري بس بيش أو إما چون دچين انتخابات داتو لبغداد زور بضعف هو دچين إما ل 2003 بهيز بوين صناع الملوك بوين بنتيجة تجربة كي باش شو بوين أو جا نتيجة كش لتراجع بو إستا بو تشرد موضوع هو نابين رقم لبغداد لمشهد سياسي دهاتو قبل دستور حكمة دستوري كتير هندسي دستوري برا مواد توتري يكره مواد توتري أناش مادة ستوتشل حل مشكلنا كوصف حال دكا قصوري دستوري لو دابو 2007 أجنك لا باش تذكره أو كات أو كمشرع دستوري كبو دبا حسابك بو أما سليبكا فهربك مجموعة أزمات دولي قلت مادة ستوتشل نا وإنما عاملي أمن وعاملي ديمقراطية وعاملي لفتح حسم مسائل كركوكو أواني تردكا واشتكني لنا دولتك داخل دولتك منطقة متنازع عليها بين كركوك وأربيل أو بين أربيل والموصل نية لرؤية أدبياتي دستوري وفقهي دستوري مشهدي أغلبية يعني توافق رونا أشكرايا يعني هندسيتي بريطاني بو أمريكي بو مسألة داكو تكوان توشي إحباط بون أمريكي كان خوان اعتراف يعقول قلت أنا معتني وعراق ما نخوين بوا لازم كان أوبوزيسيونك للدروا باسي عراق لا بو هاتون قلت من سايكولوجيتي مجتمع عراقي ما نخوين بوا ناو شتانا ما نخوين بوا توافق بو شوي بو أوج بو نتيجة كي توافق خياري أغلبوي محكومة بمجموعة عوامل دولي وأقليمي أمريكا لاعب السيركي سياسي رئيسية مشهد تأزيم الأزمة أمريكا حل مشاكلنا تأزيم الأزمة يعني دائما
ئەزەمات تەزیمتری دەکا حەلی مەشاکلناکە تا ئەو لەحظەیە کە بەژێندێکە ئەوەی پێویست دەکا بۆی ئەمە پێمە غەریب نەبی کە لە 16 ئۆکتۆبەر بەهانە ئێمە نهاتنەوە چکە ئەوان سیناریۆهاتی تر بوو چ سویەکی ئاب چ 16 ئۆکتۆبەر هێشتا لە مەلەفاتی ئەمریکی کەشفی ئەوراق نەکراوە و ئەپەی ئەو نظامە قانونی کە ئەمریکا هاتن کەشفی وەثائق بکرێت ئەو جا سویەتی ئاب دەدێن ئەوها بوو ئەو جا 16 ئۆکتۆبەر دەلێن ئەوها بوو تەفا ئیران شەریکی ئەمریکایە بەرەو تەفاهم دەڕوا لە ئەزمەی مەلەفی نەوەوی و مەشاکلی اقتصادی ئێران ئێستا لە وەزعی اقتصادی زۆر زەحمەتدایە بەس ئێران یەکەم وڵاتی خۆیان خۆش دەوێت یعنی ئەو ئەزمە اقتصادی کە ئیرانی تایە زۆر ڕەهیبە بەس ئێرانیەکان وڵاتی خۆیان خۆش دەوێت بۆیە بەو شێوازش ڕاستە معارەزە و ڕاستە و شتانە بۆیە متأکدم لە تەفاهماتی ئەمریکی و ئیرانی لە ئەزمەی مەلەفینەوەی معالەجەی مەشاکل و مستەحیلش صدامێکی عسکەری مابینی ئێران و ئەمریکا بێت سعودیا مستەقبلێکی زوبابی هەیە لە قیادەی محەممەد بن سەلمان و تەحریبی ئەمریکی بۆ سعودیا تورکیا ئەوهامی سیاسی خۆی هەیە عەفمەنە و کەمالیزم چونکە تەحریسان ڕسمان عەفمەنە و کەمالیزم تەحالفی کردیا رووسیا بە مەشهەدی دوبی رووسی سیاسی لە هەزار یعنی هەمی دوبی رووسی بگاتە میای خەلیج ئیدافە وە سیاستەکەی بە ئوتیجاهی دەڕوا خەلیج زوبابیە مستەقبلی هەیە چونکە تەفاهماتی ئیرانی ئەمریکی تەسیر دەکاتە سەر مستەقبلی خەلیج و نظمی خەلیجی لە مجموعە ئەزەماتی مجتەمەعی و سیاسی و اقتصادی و ئەوەدانە هەر هەموو دەوڵەتە خەلیجەکان ئەوانەی ئەندامن لە مەجلیسی تەعاونی خەلیجی ئیسرائیل مستەفیدێکی گەورەیە لەم نۆعبە سیاسیە لە دەرئەنجامدا پرسیارێکیش کرا کێ هاوپەیمانی کوردە کەس هاوپەیمانی کورد نییە کەس هاوپەیمانی کورد نییە نە ئەمریکا و نە ئەوروپا و نە دەوڵەتە ئەقلیمیەکان و خەلیج لە ناوخۆشدا کورد هاوپەیمانی یەکتر نییە لە ناوخۆشدا کورد هاوپەیمانی یەکتر نییە لە دەرەنجامدا مەشهەدەکە زۆر زوبابیە و ئەبێ بە حەزەرەوە و ئەبێ مەراکزی بەحسی ئەکادمی زیاتر پەنای بۆ بدرێ ئیشکالەتی ئێمە ئەوە بوو دوور کەوتینەوە لە تەحلیلی مەنطقی اعتمادمان لەسەر مجموعە مەسائل کرد کە هەمووی بە ڕوئیایەکی مەسلەحی سەیری ئێمەیان کرد ئێمە بە ڕوئیایەکی مەسلەحی ئێمە هەمە گەورەکەمان ئەوە بوو بمانگەینە ئاقارێک بەس ڕوئیاکەپە غیابی تەحلیلاتی ئەکادمی غیابی تەمە زۆر مەراکز و شتووە بەس غیاب بوو یعنی ئێستا لە مەشهەدی انتخابات حتى لە ئیعلام زۆر مەشهەدێکی محاکاتی هەندە انتخاباتی دەوڵەتەکان دەکرێت بەو شێوازە نییە کە تۆ شتێک بخینەوە لە مەشهەدی ئیعلامی انتخاباتی بۆ مەسەلەکە بۆیە ئەم 46 مەقعدەی کە ئێمە دەمانبی لە پەرلەمان بەو ڕقەمەی کە مەجموعی بەرلەمان چمان پێ دەکرێت یعنی حەسمی چ مەسەلە دەکەین نە سونە دۆستمانە و نە شیعە دۆستمانە قەت ڕۆژە لە ڕۆژان بۆ شێوە داستان لە نقاتی ارتقا هەبووە ئەم 46 کەسە و جەنابی حاکم تارەقش لێ بۆ لەوانە زیاتر لە ئەرزی واقعجیە چی پێ دەکرێت مەشهەدەکە زۆر زوبابیە و خوێندنەکەش ئەبێ زۆر بە وعی ئاخر شتم کە دەلێن جەمال عەبدولناسر آخر العرب بوو من دەلێ مەسعود بارزانی آخر الکوردە دیسان ئەبێت مەسعود بارزانی بێتەوە ساحەی سیاسی ولا بديل عن خطاب مسعود بارزاني بو مسألة فغيابي لمشهدي انتخابي كاريجري زور كسي شويني أو برناكاتوا شلا خزمي بيو نزيكو دوروا وإنما خويل ببيتوا جمال عبد الناصر كان آخر العرب ومسعود بارزاني آخر الأكراد زور سباس زۆر سپاس جەنابی دکتۆر کە تەرکیزت لەسەر خطابی سیاسی و تاری سیاسی هەڵبژاردن کە ئێستا دەیبیستین و ئاگامان لێیە بەتایبەت خطابی دەستەبژێر و وتاری پۆپولیستەکان و شیوعیەکان بڵێن شعبەویەکان و ئێستاش لە بەغدا و مشکلەی
تحالفی سەدر و شیوعیەکانە ئێستا نازانم چۆن خطابێکی سیاسی ئەوە بکەن تا گەیشتە حاڵەتی دەرکردنی فتوا و ئەوانە مەسەلەی عەوائلی سیاسی و چۆن کاریگەری دەبێت لەسەر ئەم پرسیارە خاڵێکی زۆر گرنگ کە جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد مەسەلەی سەطحیەت یان ئەو ڕاپرسیانەی کە تا ئێستا کراون بۆ دەرەنجامەکانی هەڵبژاردن ڕاپرسیەکی زۆر سەطحین و دەرەنجامەکان چەندین فاکتەر هەن کاریگەری بەشێک لەوانە مەراکزی دیراساتی ئەحزاب خۆیانە بەکاری دێنن بۆ وەکو دیعایی ئینتیخابی بەشێکیشی پەیوەستە بەوەی میتۆدی لێکۆڵینەوە تا ئێستا میتۆدی زانستی نیە پێم وایە خاڵێکی تریش پەیوەستە بەوەی کە تەوقعات بۆ گۆڕانکاری ئەوەندە زۆرن لەم هەڵبژاردنە گاپی نێوان احتیمالاتی خەتە زۆر بووە یعنی کاتێک کە باسی پارتی دەکەم بۆ نمونە باسی 20 کورسی تا 26 کورسی 6 کورسی لە 20 ڕقمێکی زۆر گەورەیە تۆ ئەم فارقە دابنێ بەڵام ئەگەر کورسیەک زیاد کەم پێم وایە ئەمە دەکرێت لە زمانی استطاعاتی زۆر سپاس زۆر سپاس کاک دکتۆر طارق گەردی پەرلەمانتاری ئەم خولەی پەرلەمان حتمما ژمارەی پەرلەمانتاران لە ڕابردوودا و حەجمی ئێوە کاریگەری نەبوو لەوەی کە بە تەواوەتی بتوانین هەموو پرسە سیاسی کوردستانیەکان لەوێ چارەسەر بکەین بەڵام ئەم جارەیان زۆر بە لەوانەیە تەوقعاتش ئەوەیە کە بە ژمارەیەکی کەمتر بە دووبەرێکیەکی زیاتریش بەشدار دەبن دەبێت تۆ زەمان چۆن بێت لە سپاس بۆ ڕێکخراانی ئەم دیبەیتە و ئامادەبوانی بەڕێز و مامۆستاهانی بەڕێزم من هەوڵ دەدەم بە چەند بڕگەیەک پوختەی ئەو 4 ساڵێک کە لە ئەنجومەی نوێنەران بووین ئەوەی هەستمان پێکرد و من لە زۆر شوێن لە نزیک قراری سیاسیش بوومە ئەو حیسابی کە نایب ڕئیسی کوتلەی پارتی بووم و زۆر جار ڕئیس کوتلە لەوێ نەبووە من بەشداری بوونەوەکانی هەیئەی ڕئاسیشم کردیە لەگەر ڕئیسی مەجلیس وزەرا و پەرلەمان و کۆمار و تا دوایی ئەحزابەکان طبیعی دەبێەوە لەبیر نەکەین عێراق لە دوای شەڕی داعش کوردستان لە دوای ریفراندۆم لە ساڵی 2017 دوو حەدەسی زۆر گەورە بوو بەسەر شێوازی حکومی سیاسی عێراق و ناوچەکە و بە تایبەتی کورد داهات و ئەوانە هەر یەکە و کاردانەوەی خۆی هەبوو بۆ هەندێکیان کێروی بەرە و ئاستی ئاسمان ڕۆیشت بۆ هەندێکیان نشستی بوو وەکو کە ئێمە بەرکەوتەکانمان بینی بۆ ئێوە دەخوازێ کورد چەند جارێک بیر کاتەوە کاتێک دەوێت جارێکی تر بەشدار بێتەوە لە شێوازی حکومڕانی لە دەوڵەتی عێراقی ئێمە هەمومان دەزانین لە دوای 2005 کورد بە هەموو پێکهاتەکانیەوە لە گەورەترین مووقعی قووا بەشداری کرد لە نووسینەوەی دەستوری عێراقی ئازاد و سەرۆکی حیزبەکان سەرۆکی هەرێم بەڕێز ڕەحمەتی مامجەلال بەڕێزەکانی تری کە بەشدار بوون بە مانگمانەوە لە بەغدا بۆ ئەوەی بتوانن زۆرترین ماف بۆ خەباتی 100 ساڵەی کورد لەناو ئەو دەستورە جێبکەنەوە و زۆر شتیان کرد ئەگەر هەمووشیان پێ نەکراوێت اینجا عرفێک دروست بوو لە 3 خولی پەرلەمانی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە بوو بەهۆی زۆرینە ئەو ئەغڵەبیەی کە باسی دەکەن و سەرۆکی پەرلەمان بۆ سوننە بوو بەعتبار ئەوان ئەکتیفترن و ژمارەیان زیاترە و سەرۆکی کۆماریش کە پۆستێکی تەشریفی بوو بۆ کورد بوو هەرچەندە دوو دەورەی یەکەم و دووەم بوونی مامجەلال لەوێن دەرێ هێزێکی دا بۆ پۆستەکەی بەڵام ئەو نەما ئەو هێزە نەمان ئەو پۆستا ئێزە زانیمان ئەو پۆستا هیچ بەرهەمی نییە بۆ کرد نووسینەوەی دەستور لە چەند شوێنێکیش ئاماژەی پێکراوە دەستورێکی تەوافقیە ئەگەر بە ئەغلەبیە بێ ئەغلەبیە بۆ وڵاتێکی وەکو نەمسا باشە هەمووی نەمساوینە بۆ ئەڵمانیا باشە هەمووی ئەڵمانە بۆ ئینگلیز باشە هەمووی ئینگلیزین تا دوایش ئەگەر چی ئەوان بەشی تریشان هەیە بەڵام بە وڵاتێکی بە زۆرلەکانی وەکو عێراق 3 پێکهاتەی جیای نەتەوەیی کورد شیعە سوننە
ڕەنگە ئێمە و شیعە بتوانین یەکگرتو بین ئێمە و سونەش بتوانین یەکگرتو بین بەڵام شیعە و سونە ناتوانین یەکگرتو بن تەنها لەسەر یەک شت یەکگرتو دەبن لە دژی بەرژەوەندەکانی کورد تەنها لەوە یەک دەگرنەوە لە هیچ شتێکی تکە نە لە دنیان تەسەوڕ دەکەم لە ئاخرەتیش یەکتر ناگرنەوە کەواتە دەبێت تەوافقی سیاسی بە زۆری دروست بکەین بە هەر مەخاڵێک بیتن بۆ ئەوەی بتوانین حکومڕانی عێراق بەڕێوە بچیتن هەر بۆیە چەند تەجروبەیەکی تریش بینن یان ئەمریکی و بریتانیەکان و ئیتیحادی ئەوروپی ویستیان بە زۆر شێواز حکومڕانی لە عێراق بە شێوازی دیموکراتی و ئەو پلان و بەرنامەی 100 ساڵی دیموکراسیەتی خۆیان بینن لە شۆڕشی فەڕەنسا و تاکو ئێستاکە ناتوانین لە عەقلیەتی عێراقیەکان بچەسپێنن چکە زۆر زەحمەتە تۆ لەلایەک لەگەر ئەهلی شاخ حکوم بکەیت لەلایەک لەگەر ئەهلی سونە و جەماعە قسە بکەیت لەلایەک لەگەر عەقلیەتی بەدەوی و ئەو کەسانەی کە 1400 ساڵ خەون دەبین حکومڕانی بکەن ئێستا بێن ببنە حاکم دەبنە حاکمەکی ڕەتفعلی ئینتیقامی لە بەرامبەری سونە ئەنجە لە بەرامبەری کوردیش ئەو پێکهاتەیە زۆر زۆر زەحمەتە باوەڕ ناکەم لە هەموو جیهان پێکهاتەیەک هەبێ وەکو عێراق لە ڕووی مەذهبی لە ڕووی نەتەوەیی لە ڕووی ئیتنی لە ڕووی هەموو ئەوەی کە ئێمە دەزانین لە عێراق چی هەیە هەر کاتێک کورد بەهێز بوو بێ ڕنگدانەوەی پۆستی باش و جێگای باش و ڕێزی باش و یاسای باشی بۆ دەرچوو پێچەوانش ئەوە دیتمان ئاخرین حەدەث لە 16 ئۆکتۆبەر بوو کە لاواستری خاڵی کووردە لە مێژووی نوێ ئەگەر باز لە بڕگەیەکی تر بکەین کورد و کارنامەی سیاسی لە نێوان دیموکراتیەت و دەستور و یاساکان لە عێراقی نوێدا چۆن کورد توانیتی هەگبەی خۆی بباتە بەغدایە لە ڕووی دەستور و لە ڕووی یاسادا مافەکانی خۆی پێدابین بکاتن یان مسۆکرد بکاتن لە 15 ساڵی ڕابردوو پایەکانی دەوڵەتداری لە عێراق لەسەر بنەمای تەوافق و مەذهبیەت و وەکو گوتمان شیعە و سونە و کورد ئەوانە سێ حسەی ئەساسی لەگەر پاشکۆیەکانی تر وەکو مەسیحی و وەکو تورکمان و هەتا دوای جگە لەوەش مەرجعیەت خاڵێکی ئەساسی بووە بۆ ئەوەی کە دەستوریش ئیقتیدای پێکردیە لە دەستور کە دەڵێ نابێ هیچ یاسایەک دەربچێتن دژی دیموکراتیەت بی نابێ هیچ یاسایەکیش دەربچیتن دژی ثەوابەتی ئیسلام بیانی ئەوە چی لێرە ئەمە بزانین ئەو دەستورە چەند ازدواجاتی تێدایە چەند تەسادوماتی دەستوری و دیموکراتی تێدایە ئینجا لە ناو عەقلیەتی مەذهبیش مەرجعیەت با بڵێن ئەگەر بێنە سەر مەذهبی شیعی وەربگرین دوو مەرجعیەت حکوم دەکات لە عێراق مەرجعیەتی نەجەف و کەربەلا و مەرجعیەتی قوم و تاران ئەوانیش دیسان بەرژەوەندیان هەیە کە ئەوانی قوم و تاران 100% پاشکۆ و ناتقی ڕسمی عێراقن کە ئێستا حاجی قاسم سولەیمانی سەرپەرشتیان دەکات و مەرجعیەتی دووەمیش کە سیستانیە تا حەدێک عبادی و مقتەدا سەدر و ئەوانە خۆیان بە ئەهلی عێراق دەزانن کەواتە دەستوریش هەرچەند ئێمە وەکو کورد زۆر بەشداریمان کرد لە نووسینەوەی و هەوڵماندا هەموو ئومێدەکانی ئێمە و خەباتی ئێمەی تێدا ڕەنگ بداتەوە بە نەزەری شتمان زۆر کردو بەڵام لە ڕووی تەطبیقاتەوە کە دێن انتقائیان دەستور جێبەجێ دەکرێت بڕوا بکەن زۆر جاری وا بووە ئێمە دانیشتوینە لەناو پەرلەمان یاسا هاتووە مخالفی مادەی دەستوری فولان بووە هاوارمان کردووە ویستمان فەوزا دروست بکەین ئاخر قسە ئەوە بۆ ڕئیس پەرلەمان دەرێ قەیناکە دوای بڕۆن لە مەحکەمەی تاعنی لێ بدەنەوە ئایا ئەوە استراتیجیەتی دیموکراتیەت و بەڕێوەبردننی پایەکانی دەوڵەتداری دەبێت لە حکومی دیموکراتیەت 50 وڵات یان زیاتر لە 50 وڵات سیستەمی فیدرالی هەیە هەتا ئێستاکە من نارێم هەمیان بەڵام زۆر زۆر ئەو تەجروبانەمان خینتەوەی تەرجمەکراوەوی لە ئەنترنێتەکان بینیمانە شتیوانیە قانونێک دەربچی مخالفی دەستور بی و کەسیش قسە نەکاتن لەبەرەوەی تەوافقاتی سیاسیە کەواتە تەوافق چەند باشە بۆ ئێمەی کورد کە بۆی لە 120ەکەی خۆمان دەرمان بینی هەندێک هەناسەی دیموکراتی پێ هەڵبچێشون و مافی خۆمانی پێدابین بکەین ئەوەندەش زەرەری لە پرۆسەی دیموکراتی داوە کاتێک کە تەوافق دێ دیموکراسیەت بەلاوە دەندرێت دەستوریش بەلاوە دەندرێت مەبادی قانونی عامیش بەلاوە دەندرێت من هەندێک پێشێری مادە دەستوریەکان باز دەکەم بە سەریعی مادەی 140 هەمومان دەزانین تەفاسیلەکەی چۆنە
ئەگەر وەصفیش بیتن با جێبەجێ بکرێتن بەڵام چێ جێبەجێ نەکردووە هەندێکیان ئێمەی نەجێبەجێمان نەکردو لە 2005ەوە ئەو خەمەمان لێ نەخواردووە سەرۆک کۆمارمان هەبوو دەبواە ئەو دەست پێشخەر باە لەوەی کە مادەی 140 قۆناغی یەکەم دەبا ئەو تەطبیعەکەی بکردوە حدودی ئیداراتی بگۆڕیبا هیچ پرۆژه یاسایەکی تەقدیمی پەرلەمان نەکردبوو هەتا 2012 یانی 11 یان 12 پرۆژه یاسایەک تەقدیم کرا نەیانهینە قیرائی یەکەمی بۆ کرا لە دەورەی ئێمەش نیان هێش بێتە ناو مناقەشات دەبا مناقەشە بکرێت کەواتە ئێمەش بەشێک بووینە لە کەمتەرخەمیەکانی وەرنەگرتنی مافەک دەستوریەکان یاسای نەوت و گاز دوو پرۆژه یاسا بوو بە حکومی من لە ئەندامی لیژنەی نەوت و گاز بوویمە لە ساڵی 2007 پرۆژەیەکی باشات بوو بە پێی مادەی 111 و 112 کە باز دەکاتن هەرێمی کوردستان هەرێم و محافەظەکان لەگەر حکوومەتی اتحادی پێکەوە ڕسمی سیاسات و نەوت و استخراج و فرۆشتن و هەموو کارەکان دەکەن زەرەری حکوومەت بوو لە دوای ئەوە کە مالیکی پاشگەز بەوە لەو بەڵێنانەی کە ئیمزای کرد بوو جێبەجێی نەکرد کە جێبەجێی نەکرد لە 2011 یاسایشکە هات بەوە کە عەبادی هات لە میساقی سیاسی کە ئیتیفاقمان کرد و 25 خاڵ بوو لەسەرەوە ساسەیەمە دەنگماندا بەڕێز عەبادی بتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرە لە 2014 یەک لە خاڵەکان باز لە جێبەجێکردنی یاسای نەوت و گاز دەکات کە دەرێ 6 مانگم بۆی داناوە ئەو 4 ساڵەکەش تەواو بوو قانونەکەشی سەحب کردەوە هەتا ئێستا پرۆژە یاسای نوێمان نییە بۆ قانونی نەوت و گاز بەداخەوەش هەندێک لایەنی سیاسی کوردی وەکو مزایەدات لەبەر هەر سەبەبێکبی دەڵێن پارتی سەبەب بووە لەسەرەوەی کە تاکو ئێستا یاسای نەوت و گاز جێبەجێ نەکراوە بەڵام ئێمە یعنی ڕاگەیاندنەکانی ئێمە با بڵێن بە شێوەیەکی گشتی ناتوانین دیفاع لە خۆشمان بکەین حقایقەکان بە دەربێت قانونی محکمەی اتحادی کە مادە 92 باسی کردی لە دەستوری عراقی هەتا ئێستاکەن دەڵێن لەسەر چیما بوو من لە لیژنەکە بووم من لە زۆربەی لیژنەکان بوویمە لە لیژنەی ئەوەی داڕشتنەوەی مسود آخر مسودی قانونی محکمەی اتحادی بووم تەنها لەسەر ئەو خاڵە ماینە دەڵێ دەبی 3 تا 4 ئەندامی لە فوقهای شەریعەی ئیسلامی مەبەستیان ئەوەیە و دەرێ هەر یاسایەک ئەگەر عیلاقەی بە دینوە هەبوو ئەگەر فوقهای شەریعەی ئیسلامی لە محکمەی اتحادی ڕەفزیان کردەوە دەبێت تاعنی لێ بدرێت حتا ئەگەر یاساش بی یاسایەکە تاعنی لێ درێ لە ڕێگای محکمەی اتحادی یعنی ئبطالی قراری پەرلەمانیان قانونەکەی پەرلەمان دەبی تا ئەو حەدە ئەوانە چوونە ناو عمقی مەذهەبیەت لە جێبەجێکردنی پرۆژەکانیان قانونی مجلس اتحاد اصلا نظامی فيدرالي العراق وهذا اندرا دو مجلس هي مجلس نواب هي مجلس اتحاد هي مجلس نواب هي 2005 مجلس اتحاد 2008 تا استدرس نكره وهروها قانوني هي ضمان حقوق الاقاليم بهزار خال وشر لنهايه 2016 اقرار ما كنت بلا متى استاكهر ولا صرف ايمايو هيز اليه تجي بتذكرني نبوها تخصيص حقوق الاقاليم والمحافظات او متضرر وموارد كما وبشيناك وكو حالتي استاي مكادرين نود بجناك بودا بين كدني موتي فرمان بران فرمتو لخزني خود بمدي هو الدستوري دبي بداتي بما دي 16 دستور قانون كاش درسوا لنهايه 2007 زمان جدا ويصدبوا درسوا بلام هتا استا او اليه النيه زي بكريت او هم ماده دستوري نو بلام ياساشي بيدر نتسوا اقدرش تثبتن زور لا زرري ايما بوا ادي خروقات كانت ترسم لك قانون درس ولا مخالف دستوره قانون الحشد الشعبي قانون الحشد الشعبي مخالف ماده نوع دستوري عراقي درنا بهز ميليشيات لدروي مجلسي قوات مسلحات بيتم دستي شام بو برند كردو عربيش دستي بو برند كردو بشك لبرا كرد كانش دستي بو برند كرد توشي شرج بو نسر او موضوع قانوني موازنه يهم صاله كان بتايبتي 2007 وجد قورتي الخروقات الدستوري تيدا حتى اسلام ميزان مراجعه صار 2006 تصديق نكره لا برلماني عراق نهي ريمي كردستان نهي عراق نازين او رئيس وزراء او وزير ماليه تسون تصرفيا بداهات وقوتي او ملتي تسون كرد ولا عراق طبعا هم عراق او هم مخالفي دستوره قانون استرجاعي او اراضي كاتخوي مزق هذا الثوره منطقه متنازع عليه هم دابش كردو بسر عرب كانوا تركمان الشيعة كان لوي لقرمان تنهانا وخالي لقرمان شكو عندك قنديان هي لوين دري كستك لقرمانيا بلان عرب السنة كان لقرمانينا شيعة عرب كان يجوني مش لقرمانينا زين لو خالاني يقدر قرناهم لا تجي ايما
قانونی جعفریە ئەوەی کە دەرێت زەواجی قاسرات عمری 7 ساڵ 8 ساڵ ئەوە خەڵقەکی ئەخلاقیە دینیە ئینسانیە دەستوریە ئومەمیە و هیناشیان و قەراییەکەمیشیان بۆ کرد بەڵام پاشی سەدجەکی گەلک زۆر هەوڵدرا ینی گوتیان دەبینەوە مڕاجعای دەکەینەوە نەیان هیناوە ئەوەی مەبەستمانە لێرە بەڕێزان دەستور و یاساکان وەک خۆیان بە سیستەمی حکومڕانی و حکم ڕەشید کە ئەوەی لە مەفاهیمی نێودەوڵەتی و مەفاهیمی نەتەوەی گرتووەکانی اعتمادی لەسەر کردووە بەڕێوە ناچی و ئەو خڕوقاتانەش هەر هەمووی پێوەرن لۆ هەڵسەنگاندنی سیستەمی بەڕێوەبردننی دەوڵەت لە هەر وڵاتێک بیت ئایا ئەو وڵاتە سیستەمی بەڕێوەبردننی تا چه ئاستێک یان چه حەدێک چه معیارێکی دیموکراتێتی تێدایە مەسئلەی حوکەمەتە شەراکە کەس بەشدارە لە حکومڕانی تەنانەت دەسەڵاتەکانی تەشریعی و تەنفیزی و قەزائیش تەدەخولیان هەیە لەگەر کارەکانی یەکتری کە ئەوە یەکێکە لە بنەماکانی دیموکراتیەت فەسڵ بەینە سوڵتات ئینجا چۆن دەتوانن بێن دەسەڵاتی مجتەمع مەدەنی تێکەڵ بکەن دەسەڵاتی ڕاگەیاندن تێکەڵ بکەن تەنها بۆ یەکتر شکاندن هەر حیزبێک چەند منەظەمەیەکی هەیە لە دژی ئەوەی تر قسە دەکا و هەر چەند حیزبێکیش چەند ڕێکخراوێکی ئەعلامیان هەیە تلفزیۆن بیتن فەزاییە بێ یان نێت بێ یان ڕۆژنامە بێتن یەکتری پێدەشتێن و تا ئێستاکەوە یاتوە تەسقیتی سیاسی گەیشتە حەدی پێشێلکردنی بەها مرۆیەکان و ئەخلاقیەکان و داخلی عایلە و مەشاکلیش بووینە هەمومان دەزانین ئەو تەفاسیلانە مجتەمەعی مەدەنی ڕێزی نەگیرایە لە عێراق وەکو پێویست مافی مرۆڤ بەگشتی و مافی ئافرەت بەتایبەتی مافی منداڵ زیاتر لە 160,000 منداڵ بەپێی ئیحسایەی ئەوەی لیژنەی مجتەمەعی مەدەنی 160,000 منداڵ لە عمری 18 ساڵ کەمترە ئیش دەکات لە جادەکانی عێراق هیچ کەسێکیش نییە بخۆیان بگرێت ڕەنگە چەند ڕێکخراوێک بۆ دیعایە چەند کەسێک مڕاعات بکەن یان هەر ئەوەندەیان پێ دەکرێت بە پێی ئیمکانی تێهێتیان ئەوە وەزعی عێراق تەوەری کۆتاییم شێوازی بەشداریکردنی کورد چۆن بێت دە دوای هەڵبژاردننی 2010 کاوە ساسەکەیە لە هەموو حالەتێکدا کورد ئەگە 65 کورسیەکەش بینتەوە دەبتە سەتابیستی پەرلەمانی عێراق یعنی یەک لەسەر پێنجی بڕیارەکان ئەگەر بتوانین ئێمە پێنج داواکاریمانەوی داواکاریەکمان لێوەربگرن چەند بتوانین پەیوەندیمان باش بێ لەگەر کوتلەکانی بچووک و کوتلە گەورەکان کاریگەری خۆی دەبێت و چەند ئێمە یەک ڕیز بین و یەک دەنگ بین لەوێن دەرێ زیاتر ڕێزمان لێ دەگیرێت هەرچەندە ئەوانیش وا هەوڵ دەدەن وەک دەڵێن زەیتی بەسەر ئەو ئاگرێدا دەکەن کە لە ئەو درزەیدا دەکەن کە لە کوردستانەیە بۆی ئاگرەکەی زیاتر بکەن و درزەکەی زیاتر فراوان بکەن کەواتە پێویستە کورد بە دوو هێلی هاوتەری بەشدار بێ لە حکومڕانی دوای 2010 هێلی یەکەمیان هێلێ نەتەوەییەکەیە ئەو هێلەیەکە تا ئاستی مافی چارەنووسین من ناڵێم دەوڵەت هەتا ئاستی مافی چارەنووسین دەبێ ئێمە لەگەر ئەوان تێیان بگەینین ئێمە ئەوەینە لە کۆتایی و هەر ناکۆکێکی هەبێت لە نێوان کوتلە کوردستانیەکان هەندێک جار بدون ئێرادا یەک دەگرینەوە گۆڕان لەگەر پارتی یان یەکێتی بە وەخیرێ لەگەر پارتی یان کۆمەڵ لەگەر پارتی وەزعمان زۆر خراپ بوو بەڵام کە هاتە سەر حقوقی موازنە لە مانگەکانی ئەخیری 2017 هەمومان یەکدەنگ بووین چکە لا ئیرادیەن تۆ هەندێک شت هەیە لە جوولێنیتن ئێنجە دەبێت ئێمە ئیش لەسەر ئەو خاڵانە بکەین بتوانین خاڵی هاوبەشمان زیاتر بێ لەگەر ئەوانە با ئەوانیش بڵێن ئێمە لەگەر ئێوە ناین مادام ئێمە دەمانەوێ مەسئلە قەومیەکە یان مەسئلە نەتەوەیەکە بە ئاقارێکی باش بێن و کار بۆ تەریبی یەکەم بۆ خاڵی یەکەم بکەین هیچ عیبی تێدا نیە ئێمە تەنازل بۆ یەکتری بکەین باشتر لەوەی کە تەنازل بۆ کەسێک بکەین کە قەراری لە دەستخۆی نییە لە دەست وڵاتێکی دیکەیە کوردیش نییە شەراکەی حەقیقی هێلی دووەم دەبێتن کە ئێمە دەچینەوە بەغدا هەوڵ دەین یەک ڕیز بین ئەگەر یەک ڕیزیش نەبین کە زۆر زەحمەتە ئێستاکە بەپێی ئەو دەنگۆیانی لە ڕاگەیاندنەکان هەیە هەوڵ دەین کوتلەیەکی بەهێزمان هەبێتن لە پەرلەمانی عێراقی مەسەلەن ئەگەر ئەمە لە باتی 65 ببینە 60 یان ببینە 55 لەو 55 ئەگە 35 ئەندامی پەرلەمانی کورد یەکڕابی لەسەر شتە چارەنووسسازەکان ئێمە دەتوانین تا حەدێکی زۆر پۆستی باش و شەراکەی حەقیقی وەربگرین مەبەستم لە پۆستی باش چیە بەشداریکردن لە حکومڕانی هەدەفەکە ئەوەیە نیزامی سیاسیە تۆ مادام پەرلەمانتارتێ دەبێ وەزیریش دەبێ دەبێت سەرۆکۆماریشی دەبێت یەک لەو سێ ڕیاسەکە و دەبێت لە شوێنەکان تریش وەزیرت هەبێ و سەفیرت هەبێ و پۆستی
وا دەبێتن کە تۆ بتوانی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان لەوێن دەرێ ئەوەندی پێت دەکرێت جێبەجێ بکەی و لە خزمەتی یاسا و دەستور و سیستەمی حکومڕانی حکومی ڕەشید خزمەت بکەی. ئەوەی هەست پێ دەکرێتن لە ناو ململانیەکانی ئەمڕۆ کە ئێستاکە لە انتخابات هەیە و لە 6 مانگی ڕابردوو ساڵی ڕابردوو هەستمان پێ کردووە دوو خەتی متوازی هەیە کە هەردووچیان دوو خەتی زۆر گرنگن لە ناو عێراقدا هەردووچیان شیعەنەوە هەردووچیان ناو حیزب داوانە. یەکیان خەتی ئێستا قائمەی نەسرە عەبادی سەرپەرشتی دەکات ئەوی تریشیان قائمەی دەوڵەت القانونە کە مالکی سەرپەرشتی دەکات. لە خلالی ساڵ و 2 ساڵی ڕابردوو ئەو ململانەیە دروست بوو لە وەختی کە سەدرەکان هاتن پەرلەمانیان داگیر کرد ئەو ئاراستەیە ئەو دوو ئاراستەیە دروست بوو وردە وردە زیادی کرد تاکە هاتن سەر مەسەلەی هەڵبژاردنەکە کاتم ماوە پێ 2-3 دقیقە عەبادی ئێستا تقریبا کۆنتاکتەکی هەیە یان تەحالوفەکی ضمنی هەیە لەگەڵ نەسر خۆی عەفوا نەسرە خۆی لەگەڵ ثائیرۆن کە سەدرەکانن و هەروەها کەمێک لە عەرەبی سوننا و هەروەها لەگەڵ قایمەی ئەیاد عەلاوی کە ئەوانە شیعار و بەرنامەیان نزیک بوونەوەی بنەماکانی چاکسازی و دژی گەندەڵی و خۆیان بە براوەی شەڕی داعش دەزانن و ئەوانە پشتگیریش دەکرێن تا حدێکی زۆر لەلایەن مجتەمەعی دەولی و جومگەکانی دەسەڵاتیشیان وردە وردە کەوتۆتە بەردەست. لە بەرامبەر ئەوەدا بەرەی ئەغلەبیەی سیاسی کە ئەوەش ڕاست ناکەن ئەغلەبیە سیاسی ینی چێ بتوانین 165 دەنجی بینیتن ئەوەیە یانەوی تر کەس ناتوانێت 165 دەنجیش بین تاکو برێ من ئەغلەبیمە هەر دەبێت ئیتیلاف بکە بەڵام ئەوە مالکیە لە دژی لیستەکەی عەبادی ئەو ناوەی هەڵبژاردوو بە ناوی ئەغلەبیەی سیاسی سەرپەرشتی دەوڵەت القانون دەکاتن و لیستی فتح کە هادی العامریە ئەویش ئێستا 22 کورسی هەیە ئەویش پشتگیری دەکاتن و هەندێک لە سونە و لە تورکمانە شیعەکان و کەمێک لە لیستە کوردیەکانیش هەست دەکەین بە دوایاندا چوینە کەواتە بۆ ئێمەی کورد یان خیتابی سیاسی کورد یان هەرێمی کوردستان ئاراستەی یەکەم کە عەبادیە ئەو باشترە بۆ ئێمە چونکە هەست دەکەین ئەکسەریە زیاتر لەوی دەبی و قەرائەی نەهج و ئەفکار و بەرنامەی کاریوی زیاتر لە ئاواتەکانی ئێمە نێزیکە و باز لە مەسائلی مەذهبی و تائیفی و ئەغلەبیەی سیاسی ناکە و چەند جارێکیش هاتووتە کوردستان و لێرەوە فتچوویتەوێ تا حدێک تەفاهوماتەکە لە گەروی هەیە و بەریەککەوتنیش نەبووە لە گەروی ئەو بەریەککەوتنی لەگەر کاتی خۆی لەگەر مالکی بووە هەرچەندە قسەیەکیش هەیە دەبێ بڵین ئێمە لەگەر مالکی خینمان لە یەکتر نەڕێشت بەڵام لەگەر عەبادی خینی کورد ڕژە ئەوەش بووە لە حادیسەی 16 ئۆکتۆبر و دواتر. تەسەور دەکەم من شتێکم حازر کردووە یعنی بێجگەل بێش ئەوە پێشهاتەی سێم هەیە ئەویش زۆر گرنگە بۆ ئێمەی نخبەی سیاسی یان نخبەی خوێندنەوەی ئەو بابەتە بکاتن کە لە دوای هەڵبژاردن مالکی و عەبادی بێ قاوە خواردنەوە دابنیشن ئەمریان پێ بکرێن لایەن مەرجعیەت و ماوەڕای المەرجعیە و دەبێت تۆ بکەیت و ئەوەشیان زۆر نزیکە چەند جارێک قسەش کرایە لەو مۆزوعە بەڵام لە کل حالەتدا لەبەرەوەی ڕۆحی ئەنانیەتیان هەیە هەریەکە دەبێت خۆی بتە ڕئیس وزەرا ئەگەر بۆیان هەرکەوێت چی ئەغلەبەی سیاسی بێ ئەوی تر بەدەستبێنی دەڵێ من شیعەمە و من لە ناو حیزب داعوەش هاتیمە و من دەبمە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نابێ ئەوی تر بکتێت زیاتریش کەفەکە بەلای عەبادی هەتا ئێستاکە دەمێنێتەوە هاوچێشەی حەشد الشعبی میلیشیای حەشد الشعبی بە پێی موازنە نزیکەی 120,000 کەس معاش وەردەگریتن بە ناوی حەشد الشعبی بەڵام لە واقعدا ژمارەیان لە 70 بۆ 80,000 کەس زیاتر نییە نزیکەی 10,000کیش حەشدی عەشائیرینە سوننەکانی باڵێن مرتەزیقەی حەشد الشعبینە بەگەریان کەوتینە ئەو چەکدارانی سەر بە حەشد الشعبی نزیکەی 30 بەشوو ناون بە پێی لیستە سیاسیەکان دابەش بووینە ئەوانیش تاکو حدێک هادی عامری سەرپەرشتیان دەکا لە ڕێی ئەبوو مەهدی مهندس و حاجی قاسمی سولەیمانی بەڵام حەشد یەکڕەئی نییە هەر حزبێک حەشدی خۆی هەیە کەواتە ئەوانیش دیسان دابەش دەبنەوە بەسەر قەوارە سیاسیەکان ئەنی حەشد الشعبی بۆ ئێمە وەکو ڕقەمی سیاسی وەکو کورسی بەرلەمانی مەترسی نییە بەڵام وەکو هێز مەترسی هەیە ئەگەر بیانەوێ غەدرێک لە هەرێمی کوردستان بکەنیان هێرشێک بکەنیان مافێکمان لێ زەود بکەن هەمیان دەبنە یەکدەک تەنانەت حەشدی عەشائیری سوننەش لەگەروان هاوبەش دەبیتن لە کاتی پێویست لە دژی ئێمە کەواتە ئێمەی کورد پێویستە لەم هەڵکێشە ئارۆزە تاکو بۆمان بکرێت یەک ڕێز بین
یەک هەڵوێست بین ئەگەر ممکن نەبوو زۆرترین هاوپەیمانی دروست بکەن لە نێوان خۆماندا وەلایەنی کە باز لە تەوافق دەکات بە پێی بنەماکانی دەستور و دیموکراتیەت زیاتر عەبادی و ثائیرون و ئەیاد عەلاوی و هەروەها تەحالوفی سوننە وەکو ئوسامە نوجەیفی و ساڵح مطلق و حزبی ئیسلامی و سەلیم جبوری ئەوانە هەمیان ئێستا لەو خیتابانە نزیکن بە پێی عەدەدیش بیتن تەوافقەکەی کە هەیە توقع وایە عەبادی 55 تا 65 کورسی بەدەست بێنێ ثائیرون سەدرەکان 30 تا 37 کورسی بەدەست بێنن ئێستا 34یان هەیە ئەیاد عەلاوی 21 هەیە لەوانەیە لە 20 کەمتر بێ 20 بێ و بەشێک لە سوننەکان کە باسمان کردن ناوەکانیان لە 30 تا 45 کورسی بەدەست دێنن و هاوپەیمانیە بەهێزەکەی کە ئێمە باسی دەکەین لە نێوان کورد پێویستمان بە 30 تا 40 کورسی دەبێتن لەو 65 کە ئەگەر هەندێکیش کەم بێتن کەواتە بەگشتی ئەگەر بێ ئەو تەحالفە سەرکەوتوو بێتن کە کەفەی عەبادی تێدایە زیاتر لە 180 کورسی بەدەست دەهێنن لە بەرامبەردا ئەغلەبیەی سیاسی کە زیاتر باز لە مەذهبیەت و ئەغلەبیەی سیاسی و با بڵێن بە شێوێک لە شێوەکان دژایەتی خۆشیان بۆ کوردیان بۆ هەرێمی و حکوومەتی هەرێمی کوردستان دەربڕیوە کورجەکان دەوڵەتی قانون دابش دەبێت بەسەر چەند لایەک ئەوەی کە ئێستا دەمینێتەوە بە تەوەقعاتی ئێمە لە 30 تا 40 کورسی بۆ مالکی دەمینێتەوە فتح 22 کورسی هەیە لەوانەیە لەبەر حەشد شعبی هەتا 30 بڕواتن دەنجی بدەنێ و بەشێک لە سوننەکانی کە سوننە بووینە زۆر بەش زیاتر لە 28 بەشن ئێستا کە سوننەکان 28 قایمەیان هەیە بە منفەسلی و بە ئیجتیماع ئەوانیش کە لەگەر مەیلی مالکیان هەبێتن لە 20 بۆ 25 کەس زیاتر نابن چکە کۆی گشتی سوننەکان 75 کەسە 75 کورسی 77 کورسی تێناپەڕی و کەمێکش لە کوردەکان ڕەنگە تا 15 تاکو 20 کورسی کوردیش بەگەر مالکی بکەوێتن لە ئەگەر زانیان بەرژەوەندیان لەوێن دەرەیە لە هەموو حالەتێکدا ئەوانە ناتوان حکوومەرگرن چکە ژمارەیان لە 130 کورسی تێناپەڕێت 130 کورسی ئێمە پێویستیمان بە 165 کورسی دەبیتن سپاستان دەکەم هیوادارم زۆر سپاس جەنابی دکتۆر دکتۆر تەرکیزی دکتۆر زیاتر لەسەر ئەو پرسە سەرەکیانە بوو کە پێویستە کاری لەسەر بکرێت بەشێکیان پێوەستە بە سەرپێچیە دەستوریەکان و بەشێک لە سەرپێچیەکانش پێوەستە بە پرسە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کە دەکرێت لە بەغدا کاری لەسەر بکرێت و چۆن ئەو پرسانە هەمیش ینی بە بەردەوامی وای کردووە کە لایەنە کوردستانیەکان یەکڕابن یەکدەنگ بن لەسەر بۆ یەک کارەکە ئەگەر تەرکیز لەسەرەوە بکرێت خلافات کەم دەکرێتەوە و بۆیە خوێندنەوەی جەنابیان بۆ مەسلەی هاوپەیمانیەتیەکان و چ لایەنێک نزیکە بۆ ئەم خیتابەی کە ئێمە دەتوانین ئەمانە لە داهاتوودا جێبەجێ بکەین ئەمە کارێکی باش دەبێت بۆ خوێندنەوەی تەحالفات زۆر سپاس جەنابی دکتۆر بەڕێزان لە چوار تەوەری زۆر گرنگ پەیوەست بە هەڵبژاردندا بەڕێز دکتۆر شێرزاد کە باسی کاری پەرلەمانی و ئایا ئەو کاندیدانی کە ئێستا هەن دەتوانن پێداویستیەکانی کاری پەرلەمانی لە داهاتوودا پڕ بکەنەوە بۆ ئەوی پرۆسەی سیاسی شەرعیەتی خۆی وەرگریت و ئەو شێواز و تەوازونەی کە پێویستە نێوان دەسەڵاتەکان دروست بێت هەروەها بەڕێز دکتۆر نەجدەت و وتاری سیاسی هەڵبژاردن کە ئێستا دەتوانین خوێندنەوەیکی گشتی بۆ ئەم وتارە بکەین کە چۆنە و لە چه ئاستێکدایە بەڕێز کاک دڵشاد تەرکیزی زیاتر حکوومەتی ئایندە و کاریگەری لەسەر ململانەیە هەرێمی و نێودەوڵەتیەکان و بەڕێز دکتۆر تارق گەردی کاتێکە باسی پرسە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و ئەو هاوپەیمانیتیانەی کە نزیک دەبن لە هەڵوێستی کوردستان زۆر سوپاس دەرگای گفتوگۆ دەکەینەوە یان پرسیار ئەگەر بە کورتی پرسیار لە بەڕێزان یان تر مداخلەیەک لەسەر ئەو پرسانە سوپاسان دەکەین بەڵێ بەڕێز دکتۆر ڕەشاد دەستخۆشی لە بەڕێزان دەکەم بۆ ئەو زانیاریانە و دەستخۆشیەکانیان بەڕاستی زۆر شتیان ڕوون کردەوە چەند سەرنجێکی کورت
ورنگە پرسیاریش ئەگەر ئەوە هەبێت سەبارەت بە قسەکانی کاک دکتۆر شێرزاد پەرلەمانتار و دیموکراتیا بەڕاستی هەبوونی دیموکراتیا هەمیشە و هەموو جارێک معنای بوونی دیموکراتی نییە کە پەرلەمانتار لە دووەری مۆنارخی و لە زۆر حالەتا هەبووینە لە هەمووی ئەنتیکەتر ئەوەی کالیگولای ئیمپراتۆری ڕۆمانی ها ئەوەی ئەسپی خۆی کردە ئەندام پەرلەمان جا بۆیە اینجا دیموکراتیاش جۆرەها هەیە و ئاستی جۆرا و جۆر هەیە بەڕاستی لە بەندی هەیە بۆ دیموکراتیە ئەو دیموکراتیە تا چەند دیموکراتیا ڕاستەقینەیە یعنی تەنها دەنگدانیش معیار نییە بۆ دیموکراتیا وانە دیموکراتیا زیاتر پەیوەستە بە ئاستی هوشیاری ئەندامانی کۆمەڵ تۆ دیموکراتیات بۆچیە لە ناو خەڵکێکی ناهوشیاردا ئەوە قەت نابێتە دیموکراتیا ئەوە وەکو ڕانەمەڕ دەیان با و دەیان هینی هەر هێزی هەر یەکێک بە هەر هۆکارێک بووی بەهێز بێ ئەوە خەڵکەکە ئین دەکات جا بۆیە مەوزوعەکە پەرلەمان ئەوەی کە ئێمەش لێرە هەیە لە بەغدا و لێرەش دیموکراتیا و پەرلەمانەکانمان بێخەوش نین بەڕاستی تر هێشتا ماومانە اینجا چی تەوەقعی هەموو جۆرە نەتایجێکیش بکە لەو جۆرە دیموکراتیا و لەو جۆرە پەرلەمانانە سەبارەت بە قسەکانی کاک دڵشاد کە ڕەشبین نییە گەشبینە نازانم چی ئیجابی دیتەوە لەو وەزعی کە ئێستا عێراقی تێدایە چ لە ڕووتێکاتەکانیەوە چ لە ڕووی پەیوەندی دەرەچیەکانیەوە چ لە ڕووی پەرتەوازەی هێزەکان و پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە دوایە من زۆر ڕەشبینم بەوەی کە نەوەکو هێزەکان لە پەرلەمان اینجا ئەگەر ئەغلەبیەی سیاسی بێ ئەگەر بەعام شیعە و سوننە یەک دەگرنەوە لەوە بۆ هەوڵی گۆڕینی دەستور هەموارکردنەوەی دەستور ئەوەش خەتەرێکەوە بزانم پێش هەموو کەس دژ بە کوردە بەڕاستی لادانی ئەو مەسئلەی تەوافقە کە ڕەغبەتێکی عەرەبیە بەگشتی و نەهێشتنی فیدرالیزم وەکو چۆن لە تەجروبەی ئێریتریا ئەوە ڕوویدا کە فیدرالیزمیان گۆڕی بۆ حکومی ذاتی یعنی بچووکیان کردەوە نازانم ئەو هەوڵە بەحسش دەکرێ و تەوەجوهە قەومیە دینی و مەزهەبیەکەش ڕەنگە وەرە ئەوە بچی کاک دکتۆر نەزدەت نازانم لەو تەعزیم الأزمة و نفاق سياسي و ئیتر ئەوەی کە جەناب تەصنیفت کرد ئایا گوتت علاقەی ئەمریکا و ئێران هەمیشە هەیە و باشە و سیدامەکە نابێت لەو باوەڕدانی کە هەوڵەکانی سعودیە و ئیسرائیل دەورێک ببینن بۆ ڕوودانی ئەو سیدامە یا هەر نەبێت تێکدانێکی قوڵی علاقەی ئێران و ئەمریکا کاک تاریخ هەر ئەوڕۆ خەبەرێک هەبوو گوایە سەدرەکان پاشگەز بووینەوە لە پشتگیری عەبادی دەبێ وابێ نازانم بەڵێ سپاس زۆر سپاس دکتۆر بەڕێز دکتۆر ساحب زۆر سپاسی هەموو پێکەین ئەوەی دەردیاڵێ کە باسی مستەقبەلی ئێمە لەگەڵ عێراق وانە ئەم چەند ساڵەهانی لەگەڵیان بووینەوە هەر بینیمان دەوری کورد لە تەراجع بوو ئیستش یعنی بڵێن بۆ ئەم جارەش هەر لەوانەیە تەراجعێکی زیاتریش ببێت
بەڵام کە مەجبورین و چوینەتە ناو انتخابات و ئەوانە بەپێ ئەوەی چەندێک عەدەدمان بێ و ئەوانە کەم کە زیاد بکە هەر وەکو جارانە ئەوەی لەناو پەرلەمان زیایش بکەین 65 بووین بە 7 هەر عینی بەزمە ببین بە 45 هەر عینی بەزمە هەر کە باس کەرا لە عێراق لەسەر تەفاهماتە ئەم تەفاهماتەش کە وەکو دکتۆر شێزانکی لە دەبەوەی پەرلەمانەکرێت باشە ئێمە چۆن تەفاهمیان لەگەڵا بکەین تەفاهمەکە لە سەر یەک ئەساسەکرا ئەگەر هاتوو دەردی ئەڵێ هەمووی نوێنەرانی کورد یەکریز بن و لێرە بێت مفاوەزاتێک لەگەڵ جەهاتی معنی بکات بەڵام ئەم جەماعەتش ئەبێ بەرنامەیەکی خۆیان هەبێ چۆن لیستە و بەرنامەت هەیە بۆ انتخاباتی عێراق ئەڵێ وا ئەکەم وانە من ئەبێ بەرنامەیەک دابنێم کێ ڕازیە بە تەطبیقی ئەو بەرنامەی منە من تەحالفی لەگەڵا ئەکەم ئیذەن یعنی دەردی ئەڵێ ئەم ئەترافە کوردستانیانە ئەبێ بەرنامەیەکیان دا بنێ منیمەمە ئەمەم بۆ تەطبیقەکەی تەحالفت لەگەڵا ئەکەم کاکە ئەو پەرەکەی ئەبن بە معارەزە هەر باشترە ئەوسا بۆ ئێمە باشترە هەر وەکو معارەزە بین و لەناو مۆزوعەکە نەبین بە وەزیرێک یا بە دوو وەزیر تو بەپێی عەدەدی مەقاعدت لە پەرلەمان ئەوانە نقاطت بەرەکەوێ رئیسی جمهوریە مەجموعەیەکی نقاط وەرەگرەی دوو وەزیرت بۆ ئەمێنێ کاکە دەستی لێ بشوە هەر بە معارەزە ئەگەر هاتوو تو تەطبیقی ئەمەت بۆ ناکە ئەمجا ئەگەر هاتوو دەردی ئەڵێ زغوتاتێکی خارجی هەبوو بەسەر ئەوان وشتێکی وە کاکە ئێمە بەرنامەکەمان نەمەیە تطبیقی 140 بەلایەکەمەوە ئەو مەجلسی ئیتحادیە نازانم چی ئەوە لە ماوەی 3 مانگ 4 مانگ نەکرێت من انسحاب بکەم یعنی ئێران دائما ئێمە ئەوەش ئەو بەدیدەدا بنین ببین بە معارەزە وەکو هین بەشداری حکوم بکەین هیچ بەشداری حکوم ناکەین ئەو مەسائلانەیە قانونی نەوتی غازە سەوتی لە فڵانشتا چێ ئەمانم بۆ تەطبیقەکە لە ماوەی 3 مانگە 6 مانگە ئەمە من تەحالفی لەگەڵا ئەکەم بەخەزم نەزار کامیان بێت زۆر سپاس زۆر سپاس من بەسەر سواتەوە کەزانم هەندی شەران لە پرسیارش بێنێت ناقەشە بیتن من لەو بابەتانەی کە باس کرا هەرچەندە من پێشترشە ڕێیم وایە بە زوای لێ تێگەیشتم لەو عێراقا یەکەم بەرزع بڕیار دەدا ئەوەی بەرچاوی هەموومانە دووەم مەزهەب سێیەم لەسەر مەسایلی کێشەی کوردستان قومیت شۆڤینیەتی قومیەتی عەرەبی باسمە بەشی ئەوە هەردەم بەرپەرچی کورد دەدەنەوە پرسیارەکەی من نازام ئەو گەشتبینی کاک دشار لە شوێوەیە بەڕاستی من ڕەشبینیەکەی من حتا حەدەیە نەنا من باسی ئێستا باسی سیاسەت ناکەم ئەوەندە ڕەشبین نیم ئەجا من ئێستا زۆر ڕەشبینم لەبەر ئەوەی کە کێشەی هێرشکردنە سەر کورد لە مزگەوتەکانەوە دەستی پێکرد ئەمە لەو کاتەوە ڕەشبینم کە لە سینجی خۆی دەدا و قەتڵ و ئامی کورد بکرێت ئەوە کارەساتە چێژ وای دەکرد سیاسیەکان و مەرجع وای دەکرد بەڕاستی من زۆر ڕەشبینم نەک نەختێک ڕەشبینم زۆر ڕەشبینم لەبەرەوەی ئەو خەڵکەی لەوێ بە چەقەنەیەک دژ دێتەوەکەیت و بە فتوایەک وەکو کەمیکازە دەکوژێت یعنی بەڕاستی ئەوە ئاخر دەرەجەی ڕەشبینی منە بەداخۆکە و قسەی دەکەم بەڕێزت باسی کێشەی ئەمریکا و ئێرانت کرد کورد خۆی نابیتەوە بگلێنی من 100 لەگەڵ بەڕێستم لە 2015 لە ناو ڕەنگە 500 کادر سەرۆک قەوڵ بستە ئەمریکا وتم زەنابی سەرۆک خەڵسەوتم زەنابی سەرۆک پێویستە کورد سوود لە مۆدێلی کۆرەی باشوور وەربگرێت ئەمریکا شەڕی لەگە ڤێتنامە و پێویستی بە جوندی بوو داوای جوندی لە کۆرەی باشوور کرد کۆرەی باشووریش گوتی یارمەتی سەربازی یارمەتی ئابووری دانانی سەنتەری توێژینەوە یگوتم کورد دەبێت داوای ئەوە لە ئەمریکا بکات بەداخەوە ئێمە 1800 سەید و نزیکەی 12000 بریندار چیمان قازانج کرد نەتیجەکەشی بەو شێوە بوو بۆیە ئەگەر ئێمە تێوە بگلێنن لە سراعی ئەمریکا بە مەسائلی عاتفی ئێمە جارشکە نابی هەڵ بە خەڵەتین ئیلا دەبی بە نووسراوی ڕسمی و ئەوزایە کۆنگرێسە حکوومەتە سەرۆکی ئەمریکا بەواژوو بە دۆکومنتێک بە سەرچاو ئەگەنا چۆشی ئێمە زۆر خراپمان بەسەردی بەڕاستی
خاڵێکی تر ئێمە باسی سیستەم کاک دکتۆر زۆر جوان ئاماژە پێدا سیستەمی عراق سیستەمێکی پەرلەمانیە بەس کاک دکتۆر ڕەنگە شمولی کاک دکتۆر تاریخیش بکاتن لە کوێی دنیا لە کام پەرلەمانی دنیا هەیە ئەندام پەرلەمان ڕێ لە ئەندام پەرلەمان بگری مافت نیە بێژور دەنگت بەڕاپرسیدایە ئەخ لە کوڕی ئەرزی ئەوە نیە یان دەچی شکایەت دەکات دەبێ ئەوانە دەربکرێن فەسڵ بکرێن ئەوەی وەکو ئێستا لە تورکیاش دەستی پێکردیە بەڕاستی ئەوە نە سیستەمی پەرلەمانتاریە نە سیستەمی کۆماریە سیستەمی ڕشکردنەوەی نەتەوەیەکە وەکو من بیر دەکەیەوە بەسەرچاو بەڵێ ئەوزا ئەو کێشەیە ئەمە تاوا بە باسی کورد دەکەین سوژی بەڕاستی شیعە مەسەبی تاو کرد ئەوە سونەی تاو کردیە شار تەخت کرا منداڵت لەبن چادر پەروەردە دەکەی ژێرخانە دڕوخات یعنی سونە لە عێراق نەمایە بە شکلی مایە ئەگەر ئێمە هەندێک گوریان نەبین هەندێک تەبان نەبین بەخەوە لە کوردستانیش دەکەن تووشی سلێمانیان وا لێ کردی بەس دەستیان هەتا ئێستا ناگاتە هەولێر و دۆک بەکە هەولێر و دۆچ بە دەردی سلێمانی دەبن حزبی گەورە نابی بمینێت ئەو هاتە بەردە بدە گیانی یەکتر ئەوە ڕێی منە ئاخیر شت بەداخەوە ئەوەی کە ئەمە هەمومان باسی دەکەین کورد دەبێت تەبار بێ بەس من تێناگەم ئەو ئەندام پەرلەمانەی کە ئێمە دەنجی پێدەدەین هەموو حیزبەکان ئێمە دایانێرین بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی کوردستان کەچی لەوێ ڕەنگدانەوەی ململانە سیاسیەکان دەبەنە بەغدا بەربوونێتە گیانی یەکتر ئەوانش درزێکیان پێیا کردووە لەو درزەوە ناو ماڵی کوردستان ویرا دەکەن حەق نییە ئەندام پەرلەمانی هەر حیزبێک کە دەچێتە بەغدا ململانەی سیاسیەکانی کوردستان لەگەڵ خۆی باتە بەغدا دەبێت لە هەندێک ئەو مۆزوعانی کە بەڕێزت ئاماژەت پێکرد تەواو یەکگرتوو بووین وەرە ئەوەی کە ململانەی دەکات بە ئەندام پەرلەمانەکانی کوردستان بێت نەگەوانەی بەغدا زۆر زۆر سپاس مامۆستا حەسەن سپاسی بەڕێزەکەتم بۆ تێبینیەکانی بەڕاستی هەندێک کە من شتی لێ فێر بوو ڕاستێکی ئەوە لەسەرتا هەندێک تێبینی خۆم دەڵێم پاشان ئەو پرسیارانە کە دەگاتە مێشکم منیش پێم وا بێ تۆزێ بۆ چوونەکەم لە دکتۆر مدحەت وەنیە پێم وا بێ تۆزێ وەکو ئەڵێن بە عەقڵی کانڤێنشناڵ یا باو ئەگەر سیاسەت لە عێراقا بخوێنیتەوە پێم وا بێ تووشی هەڵەیەکی یەکجار کوشەندەمانەکە من پێم وا بێ عێراق بەرەوەوا ڕووی کە بنیادی دەوڵەتێکی یونیتاری دابنێ ئێستا بە پاڵپشتی شیعە بێ یا بە پاڵپشتی ناسیۆنالیزمی عەرەبی بێ ئەم کارە ئەکا و ئێمەی لە بواری سەربازیە شکست بهێناوە و لە بواری سیاسیشەوە ئێوێ هەرەست بێنێ بەو سیستەمە سیاسیکە لە هەرێمی کوردستان هەیە و بەو نەوعە گوتارانەی کە لە ساحەی سیاسی عێراقا هەیە تەبیعەتەن پێشتر دوو گوتاری سەرەکی بوو یەکێکیان تەوافقی سیاسی بوو یەکیان زۆرینەی سیاسی بوو ئێستا مەوزوعی سیتیزنشیپی شارتووەتە هەراوە یعنی لە سێ دانە گوتار لە چوارچێوە ناو ساحەی سیاسی عێراقا کە هێنێ و کاریگەری دابرێن و ئەبادیە لەساس بێت لە چوارچێوەی ئەما قسەکە بەڵام کە چاو لە ساحەی سیاسی کوردستانەکەی دیسکۆرسی ساحەی سیاسی کوردستان بە تەواوی گۆڕاوە بۆ معنایە کە ئێمە لە خەتی نیشتمانی بەرامبەر بەغدا بەرەو خەتێکی دیکەمان پێ ئیزافە بۆ کە تقریبا توانم بڵێم کە خەریکە بەهێزی شەبێ ئەویشەوەی لکاندنەوەی کوردستانە بە بەغدا یەکێ لە جیاوازیەکانی گوتاری پێشتری کوردەوە بوو کە ئادریان ئەویترەکەی بەغدا بوو و بەرامبەر و سیاسەتی کرد بەڵام مستە گۆڕاوە بەهەرحاڵ ئەگەر کورتی بکەمەوە گەرەکمە بڵێم کە من وایە بینم کە ئەم هەڵبژاردنە و نەتائیجی لە داهاتووەکەی زۆر 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 بە زەرەری کوردستانە و ئەم زەرەرانە تەنیا زەرەرێکی ئەوە نییە کە ئێمە وەکو دەنگە چینە بەغدا بەڵکو کۆمەڵە پرۆسەیەکە من لە تەمەنی خۆما تەجروبەی بنیادنانی دەوڵەتی شیعەم لە ئێرانە بینیوە کە چۆن دێتە پێشەوە بە چه شێوەیە کارەکە و بچ میکانیزمێک وە بزات ئەو شێوەیە دەبینم لە بەغدا خەریکە بەم ئاراستەیە ڕوایان بەمینەکە بارحاڵ کە پرسیارکە بەڕاستی لە دکتۆر شێرزاد هەمە چونکو عادەتەن لە بواری مەفهومیە زۆرتر هینەکە گەرکم بڵێم بەڕاستی لەگەڵەمەدایە کە ئەگەر ئەم پارلمانێک کە لە عێراقیمە هەمانە بەرەو پارلمانێک ڕوا کە بەها بداتەوە بە تاکیانە بەرەو پارلمانێک ڕوا کە بچاتەوە پشتی سیستەمی سیاسی و بتوانێت بێ بە پاڵپشتی ئەو یانە ببێ بە پارلمانی دەوڵەت نەک پارلمانی هاوڵاتی و مەوزوعی ئێران
بە پێچوانی ئەوەی کاڵێنی منە بێت تەداخلکەی من بەو باوەڕدەم دەبێت هەرێمی کوردستان بە شوێن قەیرانەوە بێ یانێ دەستی بێ لە چۆن بڵێم ناسەقامگیری لە ناوچەکە کەس داوای ئەمە ناکات بە شێوەیەکی فەرمی بەڵام بە شێوەی نافەرمی دەبێت ئەو پرۆژێ کە بە نسبەتی ئێرانەوە هەیە ئەمان بتوان کارێکی لەگەڵا بکەن بۆ لەبەرەوەی من لەگەڵەوە دانیم کە ئەمریکا و ئوروپا بە شوێنەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێتەوە ممکن نییە بۆ لەبەرەوەی کە نەهایەتی ویستی ئەوانەوەی کە دەوڵەتێکی لیبراڵی لە عێراقا بنیاد بنێن بە قەوڵی خۆیان و پشتیم پرۆژە بن و عیبادی نوێنەرایەتیم دیسکۆرساکە زۆر بە وازەحی و گەرەکیان ئەم کارە بکەن بۆیە لەم حاڵەتە من پێم وا بێ ئەوەی کە ئێمە دەتوانین لەم خەتا بکەینەوەی کە بتوانین ڕۆڵمان هەبێت لەو ناسەقامگیریە لە دکتۆر تارق پرسیارەکەم بەڕاستی پرسیارەکەی دکتۆر مەحمەدیش پێما بووە ئێمە هەمووان هەڵێن بڕۆینە بەغدا بۆی کە لەوێ دەبێت بە دیدێکی نیشتمانیەوە بڕۆین ئەمە قسەیە کە هەمومان قبوڵمانە هیچمان کاری پێ ناکەین بەڵام من گەرە بە بڵێم لە بواری تکنیکی و بەڕاستی کێشەکە چییە ئەو ڕۆژ دکتۆر حەکیم شتێکی زۆر خۆشی بۆ من گێڕاوەتی ئەگەر وەکو وەفدی ڕسمی بچی بوو بەغدا هێندە بە محتەرەمی وەرت دەگرن ئیتر لەبیرت دەچێت کاکە تو کوردی و ئەمانە ئەگەر جارێکی نامەحتەرەمی وەرتگرن یانێ زۆر هینێتکەنی تر ئەو جارە حەزەکەی بچتەوە پاڵ ئەو گوتارەیان ئەو شتێک ئەوان هیانە مەبەستمەوەی کە ئایەکو ئەو کێشەیە کە بۆ پاڵمانتاری ئێمە دەستپێەکان لەوە نییە کە لە بەغدا هەیبەتی دەوڵەتێ گرێت و لە بیرێکێک کە ئەم هاتووە نوێنەرایەتی خواست و ویستی ئەلەسا سەرمەکە بکە ئەنە گەرەکمە بە دیاریکراوی بەڕاستی ئێوە لە بواری تەکنیکی و بچووکەوە چ کێشەیەکە بینین کە ئێمە لێوێ ئەکەوینە ناو داواکەوە بەجێوە کە ببین بە فاعلی بارحەڵ سپاسانەکە سپاس ئوستاز بەڕێز دکتۆر محەممەد ساعد بس قال لي يا باشا بيجينا هان وقال لك يا زعمو برادرك بيردار سباس جبرك بيرو باوري انخوار قباشتي وأزادي جي دبيجم أباج مرة بي وسترين خالد جينا روشنبيري كرد كو أم يارمتيا ملتي خبكن والهفدورونين دي جيفين وصان دي بيرو باوري جودان بلي چمانا و أبا أم بيدا ولا من بن از جوار راسيك دي چت تشتيق هاتي سري ملتي كرد سلام سري ميجواوي دي از گازن جیک دجمن خاناکم بس و بتنها جملت خود ها اموجی به اموجی سوجه می و ابایج کانی اوی ما کاوی دنزانی آمده حیران ام تینا گشتن گازن ج عربات کم برادری من بجز از ببینم ای باشه عرب تبچاب کلت دنر حیران ایرو جو سوینجی دوی دوست تهبن دوی ام بلایم دست قربان حرد چاوی تمه كرد نكار دي أبراسي هاجي كرد ربيقوتن نكار بتنا خو برانبري عرب برانبري فرس برانبري ترك سري وهلد أمجباب وقالي قنا باشتر خردبونا ما بس وبتنها وسرقتنا ما فيش قتنا ما دي أبراسي كده أمشي بدور بيش وكسوك من إيرو جوار راسي ديجم كشفيني بلكز غلط شو معناه أفجي نفسها يا سري عقلي كرد بس قادش برادري مرقود كنيا بس يا سري بعقل يا دجمنيما أجر تسرى سري من جوا بسولمانتي بقري جبهلا بسولمانتي جبهلا عمر قابا هاد شهر زورقتي هيش جدا بن نكتي وين ونفسها وي بشهر دادجي 2014 مصري هاد ما بس شيء ما بس تعمل قابا أمر بس البرلمان ده أخذ قرق باشترين دي سوسترين وزانترين مروبين خبشين بغدا حيران دي أم باشترين زانستوان خو كارناصر خو بشين برلمان خو إيش كام أفكري نخير تشتاق مكري أزنابج همو بزيانة ما تواوني أبراسي هان دبي أمجي شب وروج برادري خربجن أحزابي ما أزهم مهر احترام رزداري أوان دقرم بس نائبي زماننا حيران سي باري ريبرين ما نزان تاريخاتنا نزان تاريخ عراقي نزان
تشتكيش دستور 85 دولة فيدرالية هني ما قالوا يجيبوه من هاوتمن وقت اشتبانا باش خراب على قبركتي قالوا ايش دولة فيدرالي باشتر هي يجيبوه ملتي جهان اسيا نخير از خازم بكورتي جوار بيجن خوزي پر جبين نوعها عم بكن وبيرو بارو خشو دور بيجن قشبونا عمد كدتين ام انا بيرجو هداري برادرك مش يقدر يقدر دبيجي نابرا ايران وامريكا او يعني جدي بيجي ام بلا يعمل ابكاك جلال و ابكاك مسعود بيشنجم امريكا جيردو شكرت أما يريش بكن أجر هون بيطربن تشتغل ناجيون أجر هون لقال ما نبن أم الوخنن أجر هون لقال ما بتشت تشتيه هم بدون أصحيران أم تاريخ أخونا زانا أبتشتيج لصالح هزار نهسد وحفتي بينجاهات سلمة وتصالح 2011 الناس وجي كدش دوستي ما داج ما بردان نخير أم ترى ما درس شو بردا حيران أزنا خازم دريج بكم بس إجبوه أزنا خازم دريج بكم أم قابق هولير بو باي تختروا شلاطنا بين وزيرك دشو كزيرك دهات وزير الدفاع الأمريكي كد أزرجاش تلك رجع نقولتي نكد أوجي بديت قانونك ما مكتوني كاري ذاتيا قابل ندي أو تشيك دوسية تشتغل تبكي ألمان هات حتى بهو بيت زانن الصالح 1974 ببيمانة يازي أزار شيو كيك الروس كرس حيران الروس بحفتي وشهران هاتي جمتا رئيس وزارة وزير الداخلي وزير الخارجية حتى آخر نامه جبريل دشين رجعت كشتا أو تشتك ذاك كامل معقد بس ما قازانجي خسر الروجي ورقت وقازانجي خسر أمريكاش برلا بكتن لا كامل بيتر بيبي كود فيراسي بزانبه أم ملتك نكارن برامبري سوري نكارن أو بيشتا ما بقري كيف علاقة بيتنا ما نعم بيشتا خد يقرأ تبعي بكي تشيكا برجع تشقوتنا وكذا بكذا أنا مستخرجون حفتي شراي سرقتشون وده حزار وحدات سرقتشون أسهر بأمر سينادين سوجي ماي ودي السوزيال بلان أب نزانيا بابو أم سياسة نقشتنا هيك إذا جورت شكل نورسكي بيجي كورد هر تشتي بيشتي بسياسة نقشتي شما سراسري شاهنشاهي أخمني دي كرد همو سربازيا إيران يذكرون همو بش سربازي دي دستي خاندان كرد أول وبش سياسي دي دستي فارزة وحطا يروجي بايس حرمتي نقشتي يك رجال مجو هاي جابهم بحثا وزي قدكن دي بيهون يقول زانستيا ريا لبنا راندين التحليل توريهن يجي أول كهون وينيك أنا بقرن وينيك بقرن دي بقهارتنا الزمان دي أبو إلو أبتشوغوتي همو وينيك دوني وإلو دوري على جيك براج بقاتل شعب همو راسلو بس وينيك سبيني بقرن حيران أم دي هرمك يدني آقر بكفتي شرك قولة فيه شر دميجوها رجلات عنادين ببشتي جنگا جهاني دوم دي أمش بجدارة نابرا كده نابرا أمريكا وإيران وإسرائيل والسعودية وناتو أسحيران قالوا شو في قازانجي مصر هيش بوما أمريكا دوسية ماي إسرائيل دوسية ماي وروجي دوسية ماي أو يجي عقدار ودزانن بس أي ما أمجورنا بجدارة شقا أقوتنا ها قوم بزانن از خوازم گفتن آخرین در افتشی او ایرو کرتشکی پیروزه و پر پیوسته ام لهدورنن با آزادی و امج سیاست مداری قی قلب و نظام ربیجن دیهم گهداری لروشن بیره ما بکن لپروفسور ما بکن لزانوان ما بکن گرک همو اوی بچوانا بغدا همو استاذ جامعه بانا دو قلت تنامن اصحاب بني ليفل برلمان ما همو رئيس احترام قالك تشك سكارناس تبشينو يدري
جبو اشترت تشتكي پیدا بکه دموکراتیت ناوه امس جهان سیام دنه اون زن دموکراتیت چی بس از تو زانه چما از تو زانوان خناشین گباشترین قانون نجمدین چما نسوجي عربي نسوجي تركي قازي جوانا او شعب كله بندر تنرن ولا تتطالعون تحركات الزمان بس قازنا مجمع اجا ازبيجم از قال لك يكشف نفسها سري عقل كود خير بس سري بعقل يا رجل ودوسما هيش روجا كجا بريارة وانا ابان الراسيات يوم تيبين دولتي دي البيجاندنا هي امريكا دولة بريارة امريكاي بريارة الروسياي بريارة اسرائيلي وجبو خاطر الشباب بريارة السعودية حيرا او جماعة بلاسنا دولة يجبو ما تشتري بو خشتكن وابايا دولتين فقواتنا بيجبونا لنا برا ايراني امريكا اسرائيل السعودية هيش روجة كجوجا وهاس كيش بلابوني جيبينا واب عراقي نامين اف سوري نامين اف جبو خاطر الشعب قلت من اف ايران جنامين وتركيا جنامين بقرنقان القول بالباري هم الدولة دي ام بي شعبي تماشي قزا كرد من لا جملتي كرد كردني سي دولتي كرد وكك ازمينو دي الرشلات انا يمشينا يجي اسرائيل يجي السعودي ويجي كرد از وسواس كسر وباجده كسر ويجي باشد باز دکتۆر شێرزاد ئەگەر جاقیلێک هەبێت ئەسارتی زۆر سپاس دەست پێ دەکەم لە دکتۆر محەممەد ساڵح جەوهەر سەنیکە فەیلسوفی ڕۆمانی دەبێژیتن ئەنه ئینسان هەردەم نێزارۆک ئەگەر تەریخ نەخوێنیت و کرایسکیش لە هەفتاکان دەیگوت ئەگەر حەربی عالەمی سێیەم ڕوو بداتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو دەدات ڕاستە لازمە بە نوخبەی ئینتلیجەنت سیاست بەڕێوە بچیت ئەو ئیشکالێتی گەورەیە سیاسەتی اعتماد ناکرێتە سەر ئینتلیجەنت اعتماد دەکرێت سەر ئەشیای ترەوە ئەوەش مشکلەیە بەنسبەت دکتۆر ڕەشاد بەرێز ڕاستە هوشیاری هاوڵات زۆر گرنگ و ئەو ئەم هوشاریە لەسەر دوو بنەما پەیدا دەبێت یەک ئاستی فێربوون ئێجوکیشن و دووەمەش لەسەر ئاستی ئابووری هەردووکیشی لێرانە لە عێراق و نمونە شۆرشی فەڕەنسیت لۆ دێنم طبعا ئەو کاتە فەڕەنسیەکان وەچێستانە بوون بس وشياري انتليجنت نخبك وشياري زور عصيب يعني روبسبير دلن جلاد بلا مثقف سي اسمان ابو مثقف روبس بارناف ودانتون اوان هم مثقفون اداري شورشي فرنسيان دك برلماني فرنسيان اوان زندوك و اعلان حقوق انسانيه كنزر 1780 ودري سر سيادتي سروري ملت مبدئي نظرية سيادة الأمة سيادة الشعب اللي يدرسوا حقوق وحريات اللي يدرسوا 3 سال إشيان كده حتى الدستور عندنا الدستور 1790 كواتا وشياري بيوسمانا وأمو شاري أساسا لازم الله نخبة كامل وان لازم وشيار بالنسبة للدكتور صاحب فعلا أقر أما ما أنتوان تشتكي للبرلمان كمعارضة بالباشتر مسؤول نابل لا يشغل وبالنسبة لبرز دكتور مدحت نظامي البرلمان قلت يعني العراق فاشل زور لهوازة و أو سيستم كليرة ذكرت دكتور طارق قوتي بدوة أو لمصطلح علم السياسة بيدنا بدوقراطي بيدنا زور سباس سپاس والله هر دو تعليقي كتب هي بالنسبة لموضوعي دكتور رشاد
طبعا مسألة قشبيني تسيه قشبيني أويا أجر إما بير بكينا ولا بغداد الشريك بين لحكم أو نابي نسنا شركة لحكم نكت شركة لحكم يعني شراكة حقيقية مش يعني مشارك لا الشراكة شراكة حقيقي مشاركة مشاركة تحداء كم هر حزبي غير الشيعي خاون دستلار بتواني ياك إيش لبغداد كأجا واسطة الشيعي نبي أو مستحيلة أو نك إستا أو وقتي لا 2004 ولا بغداد ومعين الشت أما موضوع إما دبي بير فكر لو أنا كينا كشراكة لا حكم بكين بير لو بكينا تسون هرم بهيس بكين أساسا كليرة بريارة كان ليرة طبعا دوري برلمانتاري جرينجا لنا برلمان لوي لبارا ياسا كان لبارا بختكرني ياسا كان تدرتي لشريتي دبلوماسي أكا شريتي يعني مثلا اتصال أكا لقى السفارات لقى خلشي ترى لقى مع هيدي ترى اتصال لجانت كان أمانة أمي جرينجا بس برياري نهائي العراقيش برلمانية أقريته مراكز قوة إمش وكو هرم كهرمة دستورية لنتيجة هر بريارك أقريته إيرة سن إيرة بقود بين أو عند أتوانين لبغداد أو ذا دو وزير ما نبي بنز وزير ما نبي رئيس جمهورية ما نبي نما بي أما موضوعك زور تأثيره شيء قورينية يعني بونمونا طبعا هموما عندما زاني رئاسة جمهورية باش دو دورية كم أو رئيس جمهورية نية كوكو مام زلال كرئيس جمهورية أو جزء أقول له سلطي تنفيذي استا جزء نية لسلطي تنفيذي يعني هي صلاحياتي وهاينية صلاحياتي معنوية طبعا أما تبرير نية بموقفي سروكومار ايتواني زور شبكة دكتور فؤاد مثلا وزيري مالي چی پێکرا بۆ کورد لەبەرچی چونکە کە کورد وەزارەتی مالی وەرگرت ڕەئسەن لە موازنە بە ئەکسەریەت قەراریاندا هەر قەرارێکی وەزیر مالیە بدات دەبێت ڕئیس وزەرا موافق بێت یعنی چ؟ یعنی سەلاحیەتی نەما ئەمە یعنی بسبەینێ ڕئاسەی پەرلەمان شوێر بگرین شتێکی بۆ دەردێنن ڕەبتی ئەکەن بە موافقەتی هەیئەی ڕئاسی خۆی ئەمە بە ئەمە خۆمان بەوە مەشغول نەکەین زۆر بەڕەئی من و بەنسبەت دکتۆر ئەش گوتی ئەگەر معارەزەش بین معارەزە بین ڕەنگی باشترە بۆ شاهد زۆر بین لەسەر بۆ شاهد زۆر بین کە بزانی نەئەتوانێ بڕێ مهم لەناو خۆمان لێرەیە ئەمن قەت نەمگوت بە شەڕی ئەمە مەسەلەی ئەو شەڕی ئەمریکا و ئێران قەزدم ئەوە نییە ئەمریکا هجوومە کاتە سەر ئێران نە